بەناوی خوای پەروەردیگار بینەرانی عزیز سڵاوی خواتان لێبێت. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی دیکە پەیامی ڕۆژ لە دەروازەی ڕاپەڕینەوە بەوەی عزیز و خۆشەویست چادەمەوە لە دەرەوەی ستۆدیۆ بەرنمەیەکی بەیانیە بە هیوایەوەی کە ڕۆژێکی پڕشاد و قەتەنگتان هەبێت. بڕگە و بابەتەکانی بەرنمەیەم ڕۆمان تایبەتە قسەکردن لەسەر چەند تەوەرێکی تایبەت کە تەوەری یەکەمیان بنیادنانی پەیمانگای هاوێری ئیسلامیە لە حاجیەوە کە پەیمانگایەکی تایبەتە بە باگراوندێکی ئیسلامیانەوە بە منهەجێکی تایبەت بە شریعەتی ئیسلامی پیرۆز کە تەوەری یەکەمی بەرنامەکەمانەوە قسە و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین لەگەڵ بەڕێوەبەری ئەو پەیمانگایە. تەوەری دووەمان لە ڕاپەڕینین قسە لەسەر دۆخی گەشت و گوزار لە ڕاپەڕین دەکەین بە تایبەتی لە ئێستاە بەهۆی ئاوی بەنداوی دوکان کە دەگاتەوە نزیک ڕانیە لێرە ینی کەش و هەوایەکی گونجاو بۆ گەشت و گوزار هەیە و خەڵکێکی زۆر بە مامانجی بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە دەربەندی ڕانیە دەکەن چۆن بەرپرسانی ناوچەکە لایەنە پەیوەندیدارەکان توانیویانە خزمەت بە کەرتی گەشت و گوزار لە ناوچەکە بکەن کە تەوەری دومی بەرنامەکەمان و تەوەری سێمان توانایی کاری پۆلیسی ڕاپەڕینەوە واتە لە ناوچەکەدا بە تایبەتی هەندێک قسە لەسەر دەڤەری ڕاپەڕین دەکرێت لەم دوانایە کە هەندێک باندی دزیکردن هەبووە بە پێ ڕێژەکان و هەروەها بووەتە سنوورێک یا دەواازەیەک بۆ ساختکردن و هێنانەوەی هەندێک لە مادە بێهۆشکارەکان بۆی کە لەم ڕێگەیەوە بێنە ناو هەرێمی کوردستان کە دوو بابەتی زیاتر جێگەی سەرنجن کە قسەیان لەسەر بکرێ وەروە کار و چالاکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین کە کار و چالاکیان چۆنەوە توانای کارکردنیان لێرە چۆنە چیان پێویستە و چیان کردووە چه خزمەتێکیان کردووە. تەوەری سێمی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ چەند زانیاریەکی پێویست کە سەرەتا و بڕگەی یەکەمان وەک هەمیشە دەچینە لای کەش و هەوای پێشبینی کراوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بڕگەی مێژوو ئەو ڕوودا و پێشهاتانی یا ئەو ڕووداوانەی کە لە ڕابردوودا لە 22 حوتی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوو ڕوویانداوە پێکەوە بینێری یادەوەریەکانی و ڕۆژانە دەبین. بیستودوی حوتی ساڵی 1990 کەمالیەکانی تورکیا بە ئامانجی هەڵوەشاندنەوەی سیستەمی خلافەتی ئیسلامی و ئامادەکاری بۆ ڕاگەیاندنی کۆماری عەلمانی تورکیا و بێهێزکردن و بێمافکردنی ئەو دەوڵەتانش کە ڕاگر و یارمەتیدەری عوسمانیەکان بوون ئاستان بە ڕێکخستنی کۆنگرەی ئەرزڕۆم کە بەشێکی زۆر لە سەرۆک خێڵە جاش و خۆفرۆشەکانی کوردیش بەشداریان دەکرد و باوەڕیان بە پلان و بەڵێنەکانی مستەفا کەمال ئەتاتورک کرد و پشتیان لە سوڵتان عەبدولحەمیدی دووهەمی ڕەحمەتی کرد. یەکێک لەوانە حوسێنی برنجی زادە بوو کە یەکێک بوو لە سەرۆک خێڵە کوردەکان و پاشتر کە زانی مستەفا کەمال درۆی لەگەڵ کردوون و کورد و سەرۆک خێڵەکانی کردوتە پەیژە بۆ گەیشتن بە ئامانجی خۆی وتی وەسیەت دەکەم ئەگەر مردم ئەوە تەرمەکەم بەرنەوە سەرڕێی دیاربەکر و لەسەر کێلی گۆڕەکەم بنووسن هەر کوردێکی بە شەرەف بەم ناوەدا تێپەڕ بوو ئەوە باسێ بەردۆچکە هەڵگرێ و بیگرێتە گۆڕەکەم بەڵکو خوا لەو گوناهە پاکم بکاتەوە کە بریتی بوو لە باوەڕکردن بە مستەفا کەمال ئەتاتورک و پشکردنم لە سوڵتان عەبدولحەمیدی دووەم. 22 حوتی ساڵی 1970 بە فەرمانی خومەینی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران حەسەن بەنی سەدر لە پۆستی سەرۆک کۆماری ئێران دەرکرا و
دوای تەنها مانگێک و 8 ڕۆژیش لە دوورخستنەوەی لە پۆستی سەرۆک کۆماری لە ڕۆژی 30 هەمان ساڵدا لە ڕووداوێکی گوماناوی و نادیاردا تیرۆر کرا. 22 حوتی ساڵی 2003 لە ڕۆژێکی زۆر گەرمی مانگی تەموزی شاری موسڵدا هێزە داگیرکارەکانی ئەمریکا هەڵیان کوتایە سەر ماڵێک کە ئامۆزای سەدام حسێن بوو. هەردوو کوڕەکەی سەدام قوسەی و عودەی تێدا بوو لەگەڵ مستەفای کوڕی قوسەی کە کوڕەزەی سەدام حسێن بوو. زیاتر لە 8 کاتژمێر ڕوبەڕووبوونەوە و شەڕ لە نێوانیاندا ڕوویدا و سەرنجام هەردوو کوڕ و کوڕەزاکەی سەدام کوژران و جەستەیان لە تاوزۆری گولە و پارچەی تۆپ و هاون بوو بە بێژنگ و سەدام لە یادداشتەکانیدا بۆ پارێزەرەکەی دەڵێت کوژرانی دوو کوڕەکەم مای شانازی و فەخرە بۆ من و عێراقیەکان. لە هەمان کاتدا گەورەترین کۆسکەوتن بووە لە ژیانمدا و هەر ئەو ڕووداوە بوو پیر و پشتچەما و ناومێدی کردم. ئەمە لە کاتێکدا سەدام حسێن بە درێژایی دەسەڵاتی خۆی هەزاران دایکی ئستەمدیدەی عێراقی جەرگ سوتاو کرد و کۆستی هەزاران باوکی هەژاری ئەم وڵاتەشی خست. بینەرانی عزیز تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر بنیادنانی پەیمانگای هاوێری ئیسلامی کە لە حەجیاوە ئەم پەیمانگایە بنیادنراوە نزیک بە ساڵێکە و ئەوەی کە زیاتر پشتیوانی ئەم پەیمانگایە دەکات ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی کوردستانە لە حەجیاوە کە توانێتی پەیمانگایەکی بەم جۆرە بنیاد بنێت بۆ قسە و گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم پەیمانگایە لەوەی کە کار و چالاکی و خزمەتەکانیان چۆنەوە لە چه بابێتێکە زیاتر ئەم پەیمانگایە قوتابیان وەردەگرێت ڕێژەی قوتابیەکان چۆنن مەنەجەکەیان چۆنە و ئایا پەیوەندی بە پەروەردە یاخود خوێندنی باڵا وەزارەتەکانی هەرێمی کوردستانەوە هەیە و ئایا ئەم ئەزمونە جارێکی تر ڕێکخراوەکانی دیکە لە ناوچەکەدا دووبارەیان نەکرد بێتەوە واسی سەرکەوتنی ئەم پەیمانگایە چۆنە. لەگەڵ زۆر بەڕێز حەسەن عومەر بەرپرسی پەیمانگای هاوێری ئیسلامی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاتی لەبیرن. سپاس دەکەم. ئەگەر لێوە دەست پێ بکەین پەیمانگای هاوێری ئیسلامی ڕەنگە یەکسەر خەڵکی و پرسیاریەوە بکە مەنهەجی ئەم پەیمانگایە چییە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاسان دەکەم بەرخێبرێن خوا. بێگومان کاری پێغەمبەران بریتی بۆ لە داواکردنی خەڵک و هێنانیان بۆ سەر ڕێباز و شریعەتەکانی خۆی پەروەردگار بە بێ جیاوازی و پێغەمبەری ئیسلام عەلەیهی سڵات وەسەلام پێشەنگی داعیەکانە و ڕابەری داعیەکانە. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت کۆمەڵگەیەکی واعی ئاگادار لە شریعەت و بەرنامەی خۆی پەروەردگار بە ئاگا بهێنینەوە داعی چاکمان هەبێ پێویستمان بۆیە بەڕاستی لەم قۆناغی پێشکەوتنە گەورەی عیلم و زانست لەو کرانەوە گەورەی زانکۆ و ئەو زۆری ناوەندە ئەکادیمیانە پێویستمان بۆیە کە بەفعلی ئێمە ناوەندێکمان هەبێ بۆ پێگەیاندنی بانخوازان و بۆ گەشەپێدانی تواناکانیان بۆی کە بەفعلی کە خۆی پەروەردگار لە قورئان دەفەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله. یعنی چی قسەیەک چی ڕفتارێک چ هاندان و تەشجیعکردنێک باشترە لەوەی کە ئینسان بانگ بکەی بۆ لای خۆی پەروەردگار. کەواتە بەڕاستی ئەو کەسانەی کە داعین مەرتەبەیەکی باش و گەورەیان هەیە هەم لە لای خۆی پەروەردگار هەم لای خەڵکی موسڵمان. بۆ ئێمە وەکو پەیمانگای هاوێر ینی دەرکمان بەو لایەنەوە ئەو فەراغە کردووە کە لە ناوچەکەی ئێمەدا خەڵکێکی زۆر لە دەرسوانی شریعە لە ناوەندە ئەکادیمی و ئیسلامیەکان هەن لە پەیمانگای ئیسلامیەکان هەن پێویستیان بۆ بوو کە بەفعلی ئێمە بتوانین لە پەیمانگایەکدا تواناکانیان کۆ بکەینەوە بۆی خزمەت بە ڕێبازی داوا بکەن لە ناوچەکەدا و لە هەرێمی کوردستانیشدا و جگە لەوەش کە لە بەرامبەردا تەوژمێکی زۆر بەهێزەیە لە بەرامبەر تێکدانی شێوازی داواکردن و بەڕاستی لە بەرامبەریشدا بێخزمەتێکی زۆر هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ ئەو دەستگانەی کە معنین ئەو وەزارەتانەی کە معنین بە بابی بانگەواز لە هەرێمی کوردستاندا زۆر بێباکانە بەڕاستی بەرامبەر گەشەپێدانی تواناکانی داعوە و بانخوازانی ئیسلامی لە وڵاتەکەماندا کە خەڵکی موسڵمانی کورد پێویستی بە داعی باشەیە بە پێگەیشتنی کەسایەتی باشەیە بۆی کە خزمەتی ئاین و دین و ژینی خەڵکی کوردستان بکە. بەڵام بەداخەوە بێباکێکی زۆر هەیە نەک هەر گەشە بەم لایەنە نەدراوە بەڵکو تا ڕادەیەکی زۆر ڕێگریش کراوە کە لە گەشە پێدانی ئەم بوارەدا. بۆ ئێمە ئەسمان بەو بوارەکە بەو فەراغی کردووە و ویستومانە گەشە بەو لایەنە بدەین و تواناکانی گەنجەکانمان لەو پەیمانگادا کۆ بکەینەوە و بە هەمومان بتوانین ئاستی داعوە ئاستی گەشەپێدانی داوای لە ناوچەکەدا و لە هەرێمی کوردستاندا لە ئایندەدا بگەینە ئاستێکە جێگای تمۆحی ئێمە بێ
من زۆر جار لە قسەی ئیفتتاحی پەیمانگا کە داکتم کوالێتی بانخوازان بەرز بکەینەوە کوالێتی بۆ مانایی کە بتوانین ئاستی معریفی بانخوازان بگەینەوە ئاستی کە خەڵک گویان لێ بگرە بەفعلی و توانان هەبێ لەسەر بەرەو پێشچوونەکانی خەڵکی گەری زۆر باش مامۆستا فراغ هەبوو لەمڕۆ چکە سێر دەکەی پەیمانگای دیکە هەن و وەزارەتەکانی وەزارەتی ئەوقاف و وەزارەتی پەروەردە بە تایبەتی هەندێ زانکۆی تایبەت بە زانستی ئیسلامیەکانمان هەنی واتە ئێمە فراغمان نەبوو لە ڕۆیەکەوە هەستان بەوە کرد بێ فراغ هەیە و بێنم پەیمانگایەدا بمەزرێنن بێگومان مامۆستا زەلال یعنی ئەگەر تەماشا بکەین ئێمە چەندین بەشمان هەیە لە جامیعەکان کە پێی دەگوترێت بەشی شەریعە بەشی پەیمانگای ئیسلامیمان هەبوو لە ڕابردوودا کە ئێستاکانە نەماوە هەڵگیرە ئەو فراغە وردە وردە دروست دەکرێت وە زیاتر دەکرێت لە بواری داعاویدا بە جۆرێک کە مەجای خوێندنیش لەوانەیە کەم بکرێتەوە لە ئایندەدا ینی ئێستا کۆلیژەکانی شەریعە بێناسرین کۆلیژەکانی زانکۆکانی هەرێمی کوردستانن یعنی بەداخەوە کە احتیماماتێکی زعیف هەیە بۆیان مەگەمەوەی کە خەڵکێکی دڵسۆستیاندا بێ مامۆسایانێکی دڵسۆستیدا بێ بە ئەرکی قیامەتی و دینی و دنیای خۆی بزانێت کە خزمەتی قوتابی بکاتیدا لەنا بە فعلی ئاستی علمی زۆریان دابەزاندووە و زۆر ڕێگریشیان بۆ دروست کردووە وە لایانی سوڵتا و تێڕوانینی لایانی جێبەجێکار کە بە فعلی دەبێت ئەو لە پشت گەشە پێدانی توانای بانخوازی بێت کە بۆ وەزارەتێکی سەربەخۆمانەوە جنابت گوتت بەنای وەزارەتی ئەوقاف و ئەم وەزارەتە معنیە وەزارەتێکە پێیوەستە بەم بابەتەوە بەڵام ئاستی خزمەتکردنی بەو بوارە هەر زۆر لاوازە هەرگەم ئێستا وەزارەتی ئەوقاف لە ژێر باری و پەیمانگای زانستی ئیسلامیەکانە دەردەچێتە دەخرێتە سەرمی بەشێکی خراو بەشێکی زۆری خراوتە سەر وەزارەتی پەروەردە یا خۆت خوێندنی باڵا زۆر باشە منهەج و ناوەڕۆکی ئێوە شتی منهەجێکی دیاری کراوتان یەکی ئەم منهەجەی دیاری کردووە بۆتان پێم خۆش بوو نقطەیەک لە پرسیارەکەت وەڵام نەداوە اینجا وەڵامی پرسیارەکەت دەمەوەیش ئەوەیە کە بە فعلی کۆمەڵک ڕێکخراو کۆمەڵک مؤسسە کۆمەڵک دەستگای تر ڕێکخراوی ئیسلامی تر ئەوەی کە ویستویانە خزمەت لە بوارە بکەن بەڕاستی ئەو هەنگاویان ناوە بەڵام نەیانتوانین سەرکەوتو بنەوە حقیقەتە بەداخەوە ینی پێمان خۆش بۆ سەرکەوتو بوون بەڵام وەک پێویست نەیانتوانی و هەنگاوەکانیان بەرەو پێشەوە بەرنوە لەوانەیە لە قۆناغەکاندا وەسابن تەمەنا دەکەین کە ئیشەڵا ئێمە تا کۆتایی بتوانین سەرکەوتو بین و خزمەتێکی باش بە لاوان و گەنجانی بانخوازی ئەم ناوچەیە بکەین طبعا ئەو پرۆگرام منهەجێکی ئێمە قسەمان لەسەر کردووە و لەسەری وەستاوی بە مەشوەرەت بووە دوایەوەی کە ئێمە کۆنفرانسمان کردووە کۆنفرانسمان بۆ دوای چەندین کۆبوونەوە لەگەڵ خەڵکی سپۆر خەڵکی شارەزار لەم بوارەدا لەگەڵ مامۆستایانی ئاینی لەگەڵ زانایان لەگەڵ مامۆستایانی زانکۆ لەگەڵ بانخوازانی ئیسلامی ئەمە دانیشتوین و چەندین جار لەگەڵیان دانیشتوین تا دوجار کۆنفرانسێکمان ئەنجامدا کە خەڵکی ئەکادمی مختص بەو بابەتە لەگەڵمان الحەمدولله هاتم بە دەنگمانەوە و دوجار ئێمە بەڕاستی سەردانی زۆربەی ئەو مامۆستایانەمان کردوێتەوە کە لە کۆنفرانسەکاندا لەگەڵماندا بەشداریان کردووە بۆی وەکو شخصیش بتوانین ئیسفادە لە تاقیەکانیان بکەین الحەمدولله توانیومانە منهەجێکی باش ئەوە پرۆگرامێکی باش گەڵاڵە بکەین کە بتوانین لە قۆناغەکاندا چونکە ئەو پەیمانگای ئێمە پێک هاتووە لە 4 قۆناغی یەکەم و دووەم و سێم و چوارەمی هەیە تەوان 2 ساڵە بەڵام 4 قۆناغی یەکەم تەڵەبەکە دەرچوو دەچێتە قۆناغی دووەمەوە بەم شێوەیە لە منهەجی ئەو منهەجانێکی ئێمە بڕیارمان لەسەر داون نەمانویستوە بەنهەجێکی زۆر بڵاو بێنین لەسەر چەند منهەجێکی تایبەت و مختص وەستاوین و لەو منهەجانە بیر و باوەڕی ئیسلامی کە بابەتێکی گرنگە کە بانخواز ئاگای لەم بابەتە بێ و بابەتی فقهی ئیسلامی کە جیاوازی مەزاهیبمان هەیە تێڕوانینی نوێ هەیە بۆ قەزەی فقهی تێڕوانینی نوێ هەیە بۆ بابەتی مامەڵەکردن پێویستمان بۆ یەکە بانخواز ئاگای لەم بابەتانە بێ و هەروەها لایەنێکی تر کە گرنگە بانخواز وریا بێوەتیدا شارەزا بێ لایەنی محادەسەیە لانەی گفتوگۆیە بە زمانی عەرەبی و شارەزا بێ لە زمانی عەرەبیدا اهتماممان بۆ بابەتە زۆرە و هەروەها شارەزابوون لە سیرە و ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە قۆناغی یەکەمدا لەسەر ئەم بابەتانە دەوەستین و لە قۆناغەکانی تریشدا پێی قۆناغەکان منهەجەکانمان گۆڕیوە و منهەجەکان هەوڵمان داوە زۆر نەبن بۆی ئەوەی کە بەداخەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا زۆر واریدە منهەجێکی زۆر بەڵام بەرهەمێکی کەم ئێمە هەوڵمان داوە منهەجێکی کەم بەڵام بەرهەمێکی زۆر ئینشاءالله پێشکەش بە قوتابیەکانمان زۆر باشە قوتابیەکان چۆن وەردەگرن چەند ڕێژەی قوتابیتان ئێستا چەندەوە ساڵی چەندەم ئێستا واتە مەرحەلە یەکتان تەنها هەیە یاخود مەرحەلە دووشتان هەیە طبعا ئێستا قۆناغی یەکەممان هەیە مەرحەلە یەک
لە مەرحەلەیەگەمە بەڕاستی پەیمانگاکەوامان بڕیاردا کە 15 بۆ 20 تەڵەب وەربگرین بۆی بتوانانی ئیدارەی بکەین چونکە پێویستی بە کولفەیەکی مادی گەورە هەیە بەڕاستی ئەم بابەتە و لە بەرامبەریشدا پشتیوانی مادیمان نییە و وەکوتم نە حکوومەت نەدەسەڵات لە ئەوەی کە بەڕاستی لە ڕووی داراییەوە بەهێزە پشتیوانی ئەمە نییە بۆیە ناچارین پشت ببەستین بە داراییەکی دیاریکراوی محدود کە زۆر سپاس بۆ ئەنجومەنی حاجیای کۆمەڵی ئیسلامی کە خاوەنی ئیمتیازی ئەو پەیمانگایەوە وەکو بڵێ پشتیوانی دارایی تەواو و معنەوی تەواوی ئەم پەیمانگای لە ئەسوە خۆی گەورە پاداشی برایان لەو ئەنجومەنە بداتەوە بە تایبەتیش برای بەڕێزم مامۆستا حوسێن ئاغا کە هاوکارێکی تەواوی ئەم پەیمانگایە تەمەنا دەکەین کە بتوانین تا کۆتایی هاوکارێکی دارایی چاکمان بن و خێرخوازان وانەی کە لەو بوارەدا دانەوێ خزمەت بکەن هاوکارمان بن تەمەن ڕێژی قوتابیەکانمان لە ئێستادا نزیک بۆتەوە لە 30 قوتابی هەرچەندە ئێمە ئامانجمان بەڕاستی ویستمان لە 15 بۆ 20 قوتابی جێگیری بکەین بەڵام لەبەرەوەی بەڕاستی تەڵەبێکی زۆری لەسەرەوە لا یەزال تا ئێستاش زەختێکی زۆر لەسەر ئێمە هەیە کە قوتابی وەربگری زۆر باشە قوتابیانش ئاسیان زۆر باشە و زۆربەی قوتابیەکانمان دەرچووی کۆلیژە زانستی ئیسلامی ئەوە بکەمە پرسیار ئەوانەی کە وەریان دەگرن چیان واتە دەبێت پێشتر بڕوانامەیان هەبێ لە بڕوانامەکان تا چه ئاستێک بێ توان وەریان بگرن بەڵێ تەوان ئێمە چەند مەرجێکمان هەبوو قوتابیەکە یەکەم لەو مەرجانە پێویستە کە شارەزاییەکی تەواوی هەبێ انتباهێکی تەواوی هەیە بەسەر قوڕانی پیرۆزا تا بتوانێت قوڕانی پیرۆز بەتوانی بڕوانی بخوێنێتەوە و شارەزایی هەبێت لە منهەجە سەرەکیەکانی ئیسلامی وەکو فقی شارەزایەکی سەرەتایی هەبێ و خوێندبێتی بەشێک لەم بابەتانە و ئاگادار بێت لە سیرۆژیانی پێغەمبەر بەشێک ساڵسەلەم و ئەمانە ئەوەی لە مەرجیشمان ئەوە بووە کە هیچ یەکێک لەم بەشدار بۆ بەڕێزانەکەی مەوەریەگری نابێ لە قۆناغی ئامادەی بڕوانامەکەی کەمتر بێت واتە دەرچووی لانی کەم 6 ئامادەی بێت و لە 6 ئامادەی بەسەرەوە بێت طبعا زۆری قوتابیەکانمان دەرچووی زانکۆن بەشی شەریعە و بەشێکیشیان دەرچووی پەیمانگای زانستی ئیسلامیەکانین و بەشێکیش کەم لەمانە دەرچووی پەیمانگای عەبدوڵای کوڕی عومەرن کە کۆمەڵی ئیسلامی خاوەندارێتی دەکەن واتە قوتابیەکانمان بە زۆری لەم مەرحەلەی و ئاستی قوتابیەکانمان زۆر بەرزە زۆر باشە ئێستا مەرحەلە چەند و چەندتانەیە لە ئێستادا تەنها قۆناغی یەکمان هەیە واتە مەرحەلەیەکمان هەیە ئێمە ماوەی ساڵێکە خەریکی ئەم پرۆژەین و تاوتوی دەکەین بەڵام وەکو دەستبوون بە فعلی و دیراسەکردن و خوێندنی وانەکان ئێمە مانگێکە بەڕسمی دەستمان بە خوێندن کردووە بەڵام سواز بەخوای گەورە ئاست و طموحی بەشداری بوونی قوتابیان تەنانەت ئێمە هیچ لەسەر 1 دقەیەکی غایباتی قوتابی دەکەین بۆی بەڕاستی داوای پابند بین بە کۆمەڵێک لایەنی ئیداریەوە کە لە ژیانی ڕۆژانەی خۆیدا پراکتیزەی بکە و جێبەجێ زۆر باشە مامۆستا ئێمە بەسمە زیاتر لەسەرەوە بزانم کە کاتی کردنەوەی پەیمانگا چۆنە و شێوازی داوامکردنەکە چۆنە شێوازی داوامی پەیمانگاکەمان هەفتانە 1 تاقە واتە تەنها ڕۆژانی جمعە داوام دەکەین بۆی کەمترین کات لە قوتابی بگرین بەڵام سواز بەخوای گەورە ئێستا بەهۆی ئەو تەکنۆلۆژیایی کە هەیە ئێمە ئیسفادەیەکی باش لە تەریقی تەکنۆلۆژیەکەش دەکەین و کۆمەڵێک منهەج و پرۆگراممان هەیە کە جیاواز لەو منهەجەی کە ئێمە دەیدین بە قوتابی بۆکو منهەجی سەرەکی کە بۆکو ئەوانی ناوم هێنا منهەجی لاوەکیمان هەیە کە ئەمە ڕۆژانە لەگەڵ قوتابیەکان لەڕێی تۆڕەکانی کۆمەڵایەتی و لەڕێی ئەو گروپانەی کە هەمانن زانیاریەکان دەدەینە قوتابیان وەکو خوێندنەوەی کتێب بە گروپ و کۆمەڵێک زانیاری تر کە ئینشەڵا لە ئایندەدا قوتابیان کۆرسەکانتان چەندە کۆرسەکانمان 4 کۆرسە کۆرسی هەر کۆرسەی 6 مانگە هەر کۆرسەی لە نێوان 24 هەفتە بۆ 30 هەفتەیە واتە قوتابی هەر کۆرسەی نزیک بە 24 هەفتە لەگەڵ ئێمەدا دەبێت تا 24 ڕۆژ وەکو دەوامی ڕسمی بەڵام وەکو زانیاری خوێندن هەر ڕۆژێ ینی هەر تاقێک ئێمە دەوام دەکەین 4 ساعت قوتابیەکە دەرز وەردەگرێوانە وەردەگرێ ئەوانانە بە شێوەی بەرنامە بۆ داڕژەوە تا کاتی دیاریکراویان هەیە وە قوتابی امتحاناتی تێدا دەکا و لێپرسینەوەی هەیە دراسەیەکی تەواوی منهەجەکان ڕۆژانە لەگەڵ قوتابی دەکەین مەرحەلەیەکی خوێندنتان چەند خایێنێ 6 مانگە یا 6 مانگیە هەموو قۆناغەکانمان 6 مانگین واتە هەوڵ دەدەین لە بینی ئەوەی کە ئێستا جێگیرمان کردو 24 هەفتەیە قۆناغیەکەم قۆناغی دوم پێدەچێت 24 تا 28 هەفتە بڕوا بەم شێوەیە ئەوەی کە بەرنامەمان بۆ داڕشتەوە بەم شێوەیە بڕواوەتە لە بینی 24 هەفتە 20 زۆر باشە کار لەسەرەوە دەکەن کە مۆڵەتی فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرن لەو ڕۆ کە سبەینی ئەم بڕوانامەیە لە وەزارەتی پەروەردە یاخود لە وەزارەتی خوێندنی بەڵای وەزارەتی ئەوقاف معتەبەر بێت و اعتیباریە بێت دەگومانێمە ئێستا لێژنەیەکمان دروست کردووە کە خەریکی ئەم بابەتەیەوە و مۆڵەتەی بۆردین بەداخەوە کە دیسان دەکرێت کاک جەلالی شارەت بۆ بکەم کە بەرپرسان
لە هەرێمی کوردستان بۆ زۆر بوار ینی بۆ پەیمانگا مۆڵەت دەدەن تەنانەت پەیمانگا ئەوروپیەکان پەیمانگایەک دێ لە ئەوروپا زۆر بە ئاسانی بە 2 ڕۆژ مۆڵەتەکەی تاو دەبێ و دیدرێتە دەستێ بەڵام کە ئێمە دەست بەو ئیشە بکەین بۆ مۆڵەت وەرگرتن بەڕاستی ئەوە جگەلەوەی زۆر ماندومان دەکەن زۆر ئەزیەتمان دەدەن لە دوایشدا دەڵێن کاکە بە پەیمانگا ناتان دێنێ بڕۆن بە ڕێکخرا وەرێ بدرن بۆ بڕۆن بە شێوازێکی تر لە کاتێکدا کە ئەسڵی ئیشی ئێمە ئیشێکی میلیە خزمەتێکی گشتیە يعني في كومالجي كردي بيستي بيتي بفعلي يعني كومالك دزجا ومؤسسة كبيتشوانا بدعوة إسلامي دعوة ذاك على ملاته زور بأساني رجعي تدري بلان لبرانبر دا أم بياما رونيك دعوة كردي ولاتي أما خلق مسلماني كرد بيستي بيتي زور عرقلي بدرس ذكري وبأساني براسي مولات من بينادري ما عنده ذكرين يعني بلا ما هم حولي بلا ما قدر مولاتي فرميتان نبي تورن السبين بروانا ما كجلا هيك كامل وزارة كاني حكومة ريمي كردستان اعتباري نبي شلون خلق بروش أبوي كلا بيمان هيك ويا بخوانات زۆر سوپاس بۆ پرسیارێکی زۆر گرنگ کاک زلال بەڕاستی من دەمێ سوپاسی خۆی پەروەردگار بکەم پاشان سوپاسی ئەو خەڵکە گەنجە لا و مسلمانە خوێنگەرمە بکەم کە چەند تاسوفن بۆ وەرگرتنی بانگەوازی ئیسلامی بەڕاستی سوپاسیان دەکەم یعنی ئێستا بڕوا بکە کاک زلال ئەم شەو سەعات 11 لای داوە بە مێسنجەر یعنی کابرا یعنی قوتابی لەگەڵم بۆ تۆ خۆی مامۆستا لەبەر خاتی خوا وەرم بگرە يعني أما بو خوي فصلك جورية لكاتك ذاتك الزانين ليس هذا أما محدك ملية وحزبك سياسي لبشتي أو محدية بلام سباس بخوي جورب بجرمي أو ندب بجرمي يعني دعوة ذا كان كوريان بجرين بيموا أو ندبو جامعة أو ندبو كوليجيك أو ند زور باشا حسيت ذا النبي أواني كوريان بجرين تنها أندامي كومال إسلامي كردستان أما لراسي لو قلنا غدا تركيز معك دود سر أم بابته بۆچیش بۆی کە خەڵکێک بەڕاستی مەحروم بوو مامۆستا جەلال مەحروم بووە یعنی لە زۆر بواری خوێندندا بواری بۆ نەڕەخساوە قوتابیەک بووە ژار بووە نەیتوانیوە بەکرێکاریەوە خەریک بووە مەحەدێکی خوێندووە بەڕاستی دەمانێت فرسەتی پێ بدەین فرسەتی پێ بدەین کە ئەوانەی کە وەریان دەگرن بەس کۆمەڵن لە ئێستادا تەرکیزمان کردووە سەر ئەو بابەتە ولا ئایندەش لە ئەنجومەنی حاجیەوە و برایانە کە لە دەور و بەرمان لەگەڵمان ئیش دەکەن بڕیار لەسەرەوە دەین ئالێتی ئیشکردنەکە چوارچێوەی ئیشکردنەکە چۆن بکەین پێ دەچێت بازنێ فراوانکەم بۆ خەڵک بەگشتی کە بەشدار بن ئەمە وەکو گوتم کاک زەلال پێویستی بە لایەنێکی دارایی باشەیە تەکمیلەی دارایی بەڕاستی باشی پێویستە بۆ خۆت دەزانی کە ئەو کۆلیژ و جامیعانەی ئێمە چەندان ملیۆن دلاریان لەبەردەستیدا وەکو پێویست ینی ناتوان خزمەت بکەن زۆر باشە بۆ مەگەرەوانی کە بەشدارە بن پارە دەدەن بێەوە لا يزال کە ئێمە نەک پارە لە قوتابیەکان وەرناگرین لە بەرنامەی ئەومان هەیە هەوڵی ئەوە دەدەین کە ئێمە بەڕاستی دەرماڵەی مانگانە بۆ قوتابیەکان ببڕینەوە بەڵام ئەمە قسەیە لە ڕاستیدا لە ئێستادا یعنی قسەیەکە بەڵام ئەو تموحەمانێ بۆ تموحە ئیش دەکەین بەو ئامانجە ئیش دەکەین کە ئەمە لە ئایندەدا دەرماڵەی هاوکاری بدەینە قوتابیەکانمان بۆ ئەوەی تەشجیعیان بکەین لەسەر بۆ لە قوتابیەکە ژارە کتێبێکی پێ ناکرێت نامیلکێکی پێ ناکردێ ئێمە مانگانە کە هاوکاریەکی بکەین بتوانێت ئەو زۆر باشە ئاماژت بەوە کرد کە پێشتر هەندێک ڕێکخرا و هەوڵیان داوە شتێک لەم بابەتە لە ناوچەکەیدا بمەزرێن بەڵام سەرکەوتوو نەبوون کاتە فەنی سەرکەوتنەکەی ئەمە ئێوە لە چیایە پێتوانێت سەرکەوتنەکەی تەنها لەوەیە کە ئەندامانی خۆتان وەردەگرن ئەمن دەکرێت لێرە ئیشارەت بۆ بکەم یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتن بریتە لە پشتیوانی خۆی پەروەردگار پێم وایە هیچ کارێک کە ئینسان بکە لەسەر ئەم زەویەدا ئەگەر تەوەکولی خۆی پەروەردگاری لەگەڵ نەبێ سەرکەوتوو نابێت بۆیە من قەناعەتم وایە بۆ قەناعەتەوە ئیش دەکەم یەکەم کار لە ژیاندا بریتە لە تەوەکل لەگەڵ خوا جەلە جەلالو دوای ئەوە بریتە لە دڵسۆزی بوون بۆ ئیشەکە یعنی کە تۆ لە خۆ ببڕی کاتی بۆ دانی خەمی ئەو خەڵکەتە بێ کە دەکەوێتە بەردەستت ئیدارەی بکەی بتوانی تەنزیمی بکەی یعنی ئەوە نەبێت ئەو خەڵکە ئیستیفزای بکەی و لە شێوازێک لە شێوازەکان پێت وابێ ئەو خەڵکە هەر خوا نردوێتی بۆ بەردەستی تۆ دەبێ بە کەیفی خۆت مامەڵەی لەگەڵکەی نەخیر وی جگە لەوش الحەمدلله ئەو قوتابیە بەڕێزانەی کە لەگەڵمان ئێستا هەن تەجروبەی سەرکەوتووی ئێمەیان بینیوە و لە قۆناغەکانی تردا بە سەرکەوتووی دەوراتمان کردوێتەوە سەرکەوتوو بووین و تواناکانمان الحەمدلله بەرز کردوونەوە بۆیە بەرەنجامی ئەو هۆکارانەیە کە ئیشارەتم پێدا زۆر باشە قسەت بۆ ئەوانەی کە هەوڵیان داوە ناو بنووسن ڕێک نەکەوتووە یاخود ئەوانەی دەیانەوێت بەشدار بن لەم پەمانگایە بەڵام لە ناو بازنەی کۆمەڵی ئیسلامیانین بەڵێ تەشجیعیان دەکەم کە بەردەوام بن و وەکو بڵێ زەختمان لێ بکەن لە ئایندەدا کە شوێن بکەینەوە و پەیمانگاکە تواناکانی فراوانتر بکەین و هەر لەو موقعدا دەمێ لەو تەوەری بەرنامەژە ئیشارەت بۆ بکەم کەسێک کە توانای هاوکاری بۆ بابەتانە هەیە بە هاوکاریمان بکە بۆی بتوانین مەجای خوێندن مەجای فراوانکردنی ئەم توانە زانستیە بگەینین بە کۆمەڵی خەڵکی تر کە توانە دەیانەوێت لەگەڵ ئێمە ئیش بکەن و فێری زانست و زانیاریەکان بن بەڵام لە ئێستا دەمە لە توانەماندانێ بەڕاست زۆر باشە سواز بۆ مامۆستا حەسەن عومەر بەرپرسی پەیمانگای هاوێری ئیسلامی سواز بۆ زانیاریەکان مامۆستایان بینەرانی عەزیز تەوەریەکەم بەم شێوازە بوو
ناوبڕێکی کورت وەردەگرم و لە تەوەری دووەم کە قسەکردن لەسەر دۆخی گەشت و گوزار لە دەڤەری ڕاپەڕین پێتان دەگەمەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز، دیارە دەڤەری ڕاپەڕین چەندین شوێنی گەشتیاری تایبەتی لێیە، بە تایبەتی دەربەندی ڕانیەوەی کە زیاتر جێگەی سەرنجە شوێنێکی زۆر گەشت و گوزار و زۆر تایبەتە بۆی گەشتیاران ڕووی تێ بکەن. بە تایبەتی ئێمەشکە لێەوە داهاتین شوێنێکی زۆر سەرنجڕاکێش بوو، چکە چەند ڕێگایەکی لێ دەبێەوە، بە تایبەتی ڕێگایەکی کە ڕووبا گوندەکانی پشتی دوکان و تا دەگاتەوە ناو قەزای دوکان. دەربەندی ڕانیە سەرنجڕاکێشترین شوێنی گەشت و گوزارە لە دەڤەری ڕاپەڕین. قسە و گفتوگۆیم تەوەرەم زیاتر قسەکردن لەسەر دۆخی گەشت و گوزار. ئەگەرچی شوێنی باشی لێ، بەڵام بۆچی دەبێت گەشت و گوزارێکی ئەوتۆ لە ناوچەکانی جیاوازەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ناوەڕاست و خواروی عێراق و لە دەرەوەی هەرێمەوانی کە دێنە ناو هەرێم بۆچی دەبێت کەمتر لێرە ببینرێن؟ هۆکارەکانی باز دەکەین و چەند شوێنی گەشت و گوزارمانەیە و ئەو کەرتانی کە بەرەو پێشچوونێکی باشیان بەخۆ بینە باسییان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئارام محەممەد بەرپرسی گەشت و گوزاری ڕاپەڕین. سپاس کاگەرم، سپاس بەوەی کە لەگەڵمانیت. چەند شوێنی گەشتیاریمانێ؟ من بە تەنها دەربەن شارەزام. وڵای دەستان خۆش بێن. ئارام پیرۆت، عەفو محەممەد ئارام محەممەد، ئارام پیرۆت، ئارام پیرۆ. سپاس، دەستان خۆش بێ. سپاس بۆ چاپەکەتن. دیارە ئێمە بەڕێوەبەراتی گەشت و گوزارە ڕاپەڕین سنووری هەردوو قەزای ڕانی و پشدەریش دەگرێتەوە. نزیکەی 65 ناوچەی گەشتیاری دیار و سەرنجڕاکێشمان هەیە.
بەڵام لەوانەیە دا بۆ 15 شوێنیان زۆر ناوچەی گەشتیاری دیار بوون کە خەڵکێکی زۆر ڕۆژانە ڕووی تێ دەکات بەڵام بەعام ئەوەی ئێمە کە لای خۆمان بە دۆکۆمنت کردومانە نزیکەی 65 شوێنمان هەیە 65 شوێنی گەشتیاری بۆچی بەتەنها دەربەند دیارە دەربەند بەهۆی بەحرەکەەوە سنوورێکی فراوانە دەکەوێتە ناو هەردوو قەزای نێوان ڕانی و قەڵازێ ئەمە وای کردووە بەهۆی سروشتە جوانەکەی و خەڵکێکی زۆر ڕووی تێبکەوە پانتایکی فراوانی هەیە بەهۆی خەڵکێکی زۆر بتوانێت لی دانیشێت بەڵام شوێنە گەشتیارەکانی کە بۆ نمونە تۆ کە باسی ناوچەی سەر ئەشکەوتان بکەیت لاوانەیە ناوچەیەکی گەشتیاری زۆر سەرڕاکەش ناسرایشە بەڵام ڕووبەرەکەی کەمە بەڵام ئەو دەربەندڕانە بەهۆی بەحرەکەەوە بەهۆی سویترمانەیە ناوەکانیان بۆی کەگە خەڵکێک شارزانە پێش شوێنمان هەیە بە هەمووشمان بە دۆکۆمنت کردەوە بە نیازی لە داهاتوودا ئەلبومێکی گەشتیاری هەم بێت لە شێوەی ئەلبوم و هەم ڕێبەرێکیش بێت چاپکەین ئێمە قەزا بە قەزا و ناحیە بە ناحیە جێمان کردێتەوە زۆر باشە ئەگەر بتوێت عەزەکەی ناوی شوێنە گەشتیارەکانی ڕانی باز دەکەین خۆش چەند ناوێکی بێنی بۆ ئێمە دەربەند لە ئەگەر ڕانیە وەربگرین ئێمە بناری حاجی لەمان هەیە کە شوێنێکی گەشتیاریە خەڵک ڕووی تێدەکە کەم تا زۆر دوایەوە غاباتە ڕانیمان هەیە لە دوای غاباتە ڕانێک گڵەزەرمان هەیە لە دوای گڵەزەر گەناوی قڕۆگڵمان هەیە کە خەڵک سەردانی دەکە دوای ئەوە دەبێتە دەربەند ئەمە ناوچە گەشتیارەکانی سنووری قەزای ڕانە ئەگە بێت بە تایبەتی سنووری ناحی سەرکەبکان و ناحی سەر و چاو زۆرترین ناوچە گەشتیارەکانی سنوورەکەمان زۆر باشە بە تایبەتی چوومەتە سەرکەبکانیش لە بەهارەوە هەر بۆ خۆی بەهشتێک بەتاکی بەهاران ئەو ناوچەیەکی گەشتیاری هاوینی بەهاری زیاتر لە گەرمان خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات لەبەر ئەوەی ئەو سروشتی لەوێ هەیە لە شوێنە گەشتیارەکانی کە کەمتر هەمانە بەس لە پشدەریش لە منتیقەی هێرە و هەڵشەوانە هەمان زۆر باش کاگەرم عادەتەن شوێنی گەشت و گوزار پێویستی بە چەند شتێکەیە تەنها خودی ناوچە گەشت و گوزاریەکە بۆ نمونەوە کاماژەت پێکرد غاباتەکە یان گڵەزەر ئەو شوێنانە تەنها خۆیان حسابین بۆی کە گەشتیار کۆ بکەنەوە ڕێگەوبان حسابە هۆتێل حسابە خزمەت گوزاریە سەرەتاییەکان بۆ گەشتیارێک کە دێت حسابە ئەگەر من لەوە دەست پێ بکەم ڕێگەوبانی ڕانی هۆکارە بۆی کە ئێوە لە گەشت و گوزار بێبەش من لە ڕۆکانی لە گەشتیار بێبەش بکرێن بەتەکید ئەو هۆکاران جەمات باس کرد هەموو تەسیریان هەیە بۆ پێشخستنی کارتی گەشتیاری ڕێگەوبانی کرد لە هۆکارەکان بەڵام پێم وایە هۆکاری شەرێکی نییە لەبەرەوەی ڕێگەوبانەکانی ئێمە ڕاستە خراپە بەڵام ڕێگەوبانەکانی شوێنەکانی تریش بۆ ڕێگەوبانی جەناب دەکو باسمان کرد پێشتر هەڵەبجە کە گەشتارێکی زۆر ڕووی تێدەکات ڕێگەوبانەکەی زۆر باشتر نیە لە ئێمە بەڵام پێشخستنی کارتی گەشتیارێکە لەوانەیە هۆکار و بەریانی ئەوانی کە پێویستن بۆی گەشتیار سوودیان لێ ببینێت لەوانەیە بۆ مەکە ئێمە باسکەین هۆکاری سەرەکی بۆ شوێنی مانەوە دەژێڕینەوە کە نەبوونی هۆتێل و مۆتێل و گوندەوەش تەبان لێرەتیایەتی هۆتێل و مۆتێلمانەیە کەمترینشتمانەیە لە ڕاستیدا دەکرێت بڵێ شتێکی وانە دانەیەکمان تازە لە قەڵازە تەواو لە ڕانیە یەک وتێلێکی بچووکمان هەیە کە هەر حکومی خۆمان بەکرێنەوە بەڵام وە کۆنیەکەی ئەسڵ هیچ گەشتیارتیان نامێنێتەوە بەڵام سەردەمەکەی ئێستا بۆتە گروپاتی گەشتیاری یعنی گروپاتی گەشتیاری هەر منشەیەک بێت 100 کەسێکە یعنی بە وتێلێک و دوو وتێریش واتە گەرگەشتیار بێت تێرەش نامێنێتەوە ئێوارە دەبێت یەکسەر بگەڕێتەوە بۆ سلێمانی یاخود بۆ شوێنێکی تر کە شوێنی جێبوونیە بێت یعنی بەڕاست تۆ ناکرێت گەشتیارێک بێت لە هەولێر لە سلێمانی لە شەقڵاوە بۆ نمونە کە قەزایەکی جیرانی ئێمە ئێستا کە لە شەقڵاوە کە بێت بە منشەئە بێت بە قەمەرە نایە بە منشەئە بێت بە خۆت دەزانی منشەئە زۆر خێرانی بۆ قەمەرە بە 3 ساعت دەگات دەربەندڕانیە ئەگەر بێتەوە 3 ساعت 6 ساعت دەکات بە 2 ساعت نایە بەڵام تۆ کە لێرەکانە وتێل و مۆتێل هەبوو کە پێشتر گروپاتەکە تەنسیقی لەگەڵ کردبوو تا ئێوارە لە شوێنێکی گەشتیاری سنوورەکەی مەدانیش دوای بە 20 دقیقە بگاتەوە وتێلەکەی ئەمن هەموو گروپاتەکانش پەیوەندیم لەگەڵان هەیە هەموو گروپاتەکان ئامادەم بێن بەڵام بەداتەوە ئەگەر نەژمێننەوە خۆی واقعەکە سوود و قازانجەکەی بۆ ناوچەکە لەوەیە کە ئەگەر بمێننەوە بچنە هۆتێل مەسروف بکەن پارەکانیان سەرف بکەن ئەگینا بەس ببین و بگەڕێنەوە سوودی کەوتەی بۆ ناوچەکە ڕاستە زیاتر ماندووبوونیان بۆ تۆ بەتایبەتی ئەوان تۆ کە لە وەرزی هاوی و ئیسابکەیت ئێمە بە سارێک پیاسەیەک دەکەیت بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ ئیشێک یعنی بەڕاستی ماندوو دەبێت تۆ گە بە گروپاتی گەشتیاری هەموو ماڵ و منداڵیان لەگەڵە ناکرێت بۆ گەرما تۆ بیت و 3 ساعت 6 ساعت لە بەڕێگەوە بی بەداخەوە قەزاوانە بە تایبەتی کە ئێمە باسی ومان کردو کە داوای محافەزەش دەکەین بەڕاستیەوە گلەیبی لە خۆمان لە ئیدارە من زیاتر کەمەپرسیانە بێ ئەم شارە بۆی گەشتیار دەرمێن لە کاتەدا قەزاکانی جیرانی ئێمە کە شەقڵاوەیە کە سۆرانە کە دوکانە دایان وتێلیان تێدا زۆر باشە نەبوونی هۆتێل نەبوونی ڕێستۆرانێکی گەورە پێویست بۆ گەشتیاری نەبوونی مۆتێل هۆکارەکەی گەڕێتەوە بۆ سەرمایه‌دارانی ناوچەکە یاخود بۆ نەبوونی پرۆژەی تایبەت و پێدانی پێشینە و قەرزی تایبەت بە خەڵک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەزانین سێوەی بەڕێز باسی دەکەی فعلەن هەمویان هۆکارن بەڵام پێم وایە یعنی دەکرا ئیدارەی ناوچەکە
بای ئەوە دەکرا خۆ ئەم شوێنانی کە باسی دەکەین لە قەزاکانی جیرانمان بەداسێنا من باسی ئەوروپام نەکرد یعنی بۆ لە شوێنێکی وەکو شەقڵاوە زیاتر لە 50 ئێمە 5 وتێل بۆ نمونە من بە خۆشبەختانە لە کاتی ئێستا هەم لەگەڵ ئیدارە و قایمقامەت و شارەوانیش بەتابەت لەگەڵ نەخشەدانان دانیشتوین و بەرناممان هەیە بۆی لە ناو سنووری شارەوانیدا چەند شوێنێکی زۆر گونجاو و زۆر باش بۆ وتێلدا بنێت بۆی کەرتی تایبەت هەم بدەین بێت وتێل دروست بکات وەکو زەوی بۆ بەرهێنان بیدەن بە وەبەرهێنان حتممە لەوانش هۆتێلی تا دروست دەکەن خۆشبەختانە ئێستا شارەوانی هاوکارە و ئێمە شوێنێکی باشیشمان ئێستا لە نزیک سەیدا پەیدەڵەن نادێت سوتاوەکە لای ترافیکە لێوە دەستنیشان کرد بەڕووبەر نزیکەی دەبۆ 12,000 مەتر بۆی بتوانین وتێل تا دروست بکرێەوە بەرنامەشماندانەوە لە چەند شوێنێکی ترێڕانیە شوێنی گونجاودا بنین بۆی کەرتی تایبەت هەم بدەین وتێل تا دروست بکات بۆی وا بکەین کە گەشتیاران ڕوو لە سنوورەکەمان بکەن جگە لەمە پلانی تازە ترتانەیە بۆ بەرەو پێشخستنی کەرتی گەشت و گوزار لە ناوچەکەیە ئەیە بەتاکید لە ڕاستدا من وەک خۆم کە نزیکەی 4 ساڵە بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕاپەڕینم لەو کاتەوە کەم بووم بەڕێوەبەر شەڕی داعش و ئەزمی داراییەوە تەنانەت هیچ دینارێکیشمان بڕێک بۆ سەرف نەکرا بۆ ئەوەی پرۆژەی تێدا ئەنجام بدەین بە خۆشتان نەزان حکومەت نەیتوانێت موچە دابین بکات سزای بتوانێت پارە دابین بکات بەڵام خۆشبەختانە من وەکو بەڕێوەبەراتی و هەموو فەرمانبەران و مەسئول بەشەکان و ستافی بەڕێوەبەراتی لەو ماوەیەدا کە پرۆژە نەبوو نەوەستاوین ئەو شوێنانە کە بووم باسکردی 65 شوێنمان هەن زیاتر لە نیوەی شوێنەکان دەرخستەمان بۆ ئامادە کردووە کە کاتێک بودجە هەبێت بتوانن بۆی دەرخستەکانمان ئازر بێت جا بەگەیاندنی جادە بێت بەگەیاندنی خزمەتگوزاری بێت بە دروستکردنی هەر خزمەتگوزارێکی گەشتیاری بێت ئامادەکاری زۆر باشمان کردەوە ئەوەی کە ئێستا ئێمە سەرقاڵین بە پێشنیاری بەڕێز وەزیریش ئێستا ئیشی لەسەر دەکەین نازانین نەتیجەکەی بزە بچۆن وەزیری تازە وەزیری کۆن نەورۆسخان وەزیری تازە بکە وەزیری تازە ئەوان بڕیارەکانی پێشیان لەغانەکەەوە چکە عادەتەن وەزیرەکان زۆر جا بڕیارەکان ڕاگرن بەرز کاخوباتی بەڕێوەبەری گشتیشمان و بەرز کاخوباتی جێگیری سەرۆک حکومەت پشتیوانن ئێمە جادەیەکی کۆڕنیشی گەشتیاری بەنیازین بە پشت گوندی قڕگۆدا بەرین بۆ لای گردی شمشارە بە نزیک گەنای قڕگۆدا ئەو جادەیە کە بیبین پێمەوە باشترین شوێنی دەربەندە کە خزمەتیەکەی شاخە کە جادەکە بەرین پێمان وە ئەم جادەی پێمان خزمەتگوزاری گەشتیاری جادە و کارەبا کەرتی تایبەت بە تەکید پێمان وە هان دەدات بۆی پرۆژەی گەشتیاری لەو شوێنە ئەنجام بدەن و بێتە هۆی ڕاکێشانی سەرنجی گەشتیارە داهاتی گەشتیاریتان چۆنە؟ ئێمە لە ڕاستە داهاتی گەشتیاری لە کوردستان بەعام کەمە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە ئەو مۆڵەتانەیە کە دەدەین بە شوێنە گەشتیارەکان لە شێوەی وتێل و مۆتێل و شاری یاری و ڕێستۆرانت و کافێک تریاکان ئەوانە کە ڕسوماتی مۆڵەتیان لێ وەردەگرین باج و ڕسوماتەکە ئەمە دەبێتە داهاتێک بۆ کەرتی گەشتیاری ئێمە لە سنووری قەزای ڕایۆن نزیکەی 100 شوێنمان هەیە کە مۆڵەتی گەشتیاریان هەیە وەکوتر خەڵک لە ڕووی بە بازارکردنی شتومەکی خۆیانەوە بە تایبەتی شتومەکی مەحەلی ناوچەکە لە ڕووی گەشتیارانە هیچ کاریگەریەکی هیچ باشە دەرامەدەیەکیە بۆ خەڵک لە ئێستادا بە تاکید هیچ شتێکی وایە کە شانی باسکردن بێت بەڵام ئێمە بەرناممانێ دەزانین تاک و گروپاتی گەشتیاری ئێمە کاتێک حکومەت توانی گروپاتی گەشتیاری بێن بۆ ئێرە ئەویش بە ئەنجامدانی پرۆژەی گەشتیاری و خزمەتگوزاری گەشتیاری دەیە بۆ نمونە تۆ لە ساڵی 58ەوە ئێمە ئەو بەحرە دروست کراوە بۆن لە سەدی دوکان لە ساڵی 58 ئاوی تێکراوە تۆ لە ساڵی 58ەوە تاکو ئێستا نزیکەی 6 ساڵ بکات هیچی بۆ نەکراوە یعنی هیچ شتێک نیە تۆ دەچینە پرۆژەیەکەیە یعنی لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا هیچ شتێک نەکراوە کە ئێمە ناتوانین گروپاتی گەشتیاری بین لێر ناتوان ئەو جەناوت باسی دەکەی خەڵکی ئێمە سوود وەربگرێت لە داهاتی گەشتیاری تۆمە ئەمە کە گروپاتی گەشتیارەتەنە ئەوان پێویستیان بە بانزینە پێویستیان بە مانەوە پێویستیان بە خواردنە پێویستیان بە ئیشتانی بەڕێز باسی دەکات بە تایبەتی ئەوانە کە ئیشی دەستن کە بیان کڕن کەشتی فۆلکلۆری یان شتێکن بازارێکی تایبەتیان جیاوازە بازارە تابەتی ئەنی لە هەموو ڕۆکانەوە دەکرێت بڵێ پوژانەوەیەکی ئابووری ڕوودەدات کە ئەمە بۆچی لە ڕابردوودا ئێرە پشتگوێ خراوە بەڵام سێ دەکەی شوێنێکی نمونەوەکو شەخلاوە دەیان هۆتێلیتیایە دەیان ینی خزمەت گوزاری بۆ گەشتیارتیایە وە گەشتیارێکی زۆر ڕوویتوەکە تەنانەت سێرکە لە کاتی ئاوارەبوونی خەڵکی ناوەڕاستی عێراق و بەشێک لە پارێزگەکانی مووسڵ و کوێ لە سەردەمی داعشدا هەموو ڕوو دەکەنە شەخلاوە بەتەبەتەوانی کە هەبوو بوون لە عەرەبەکان ینی وەکو نەگۆکو گەشتیار وەکو خاوەن ماڵ دەمانەوە لە بەرەوەی کە شوێنێکی زۆر گەشتیار و ڕاقی بوو هۆکارەکەی جیاوازی کەش و هەوایە هۆکارەکەی ینی با بڵێم ئەمە گلەیە بۆچی دەبێت لێرە بکرێ بەڵام لەوێ لە ڕاستیدا ئێمە بەوردی دراسەمان کردو هەممان خوێندە هۆکارەکانی چن یەکێک لە شوێنەکان یعنی شوێنی مانەوە تو ناکرێت گەشتیار بێتە شوێنێک و جێگەی مانەوەی نەبێت شەقلاوە لە کۆنەوە کە باسکەین ئێستا سەردەمی ڕژێمی پێشوش شەقلاوە خەڵک هەر بۆی هاتووە
لەن لەو کاتیش خەڵکەکە ئامادە ماڵەکانیان بەکرێداون خەڵک ماوەت هندێک وتێن تێدا بۆدەنا بە تەکید شەقلاوە شوێنێکی سەرنجڕاکە شوێنێکی جوانی گەشتاریە بەڵام دەربەندی ڕانەگە بێت و بۆن ئاور لێ بێتەوە یان دایان شوێنی کەمانێمە لە دۆڵی سەرکەبکانە دۆڵی شاورێ لە سەر ئێمە سەرشکەوتامان هەیە لە پشت دەردایان شوێنمان هەیە وەکو مەتێقی هێر و هەڵشۆ و گردی شەهیدان و یعنی گرد ئەستێرە دۆڵی شەهیدان کە ئەگەر بتوانێت خزمەت گوزاری گەشتیاری بۆ بکرێت بەڕاستی دەتوانین دەیان گروپاتی گەشتیاری ڕاکێشین بەڵام ئەوەی کە بۆ شەقلاوە کراوە ڕاستی احتیمامی فعلەن تایبەتی پێدراوە زۆر باشە پێشتر پرۆژەی تایبەت بۆ چۆتە بواری جێبەجێکردنەوە لەسەر بابەتە گەشتیاریەکان پرۆژە ئێمە لە ڕاستیدا پێشەوەی ئەزمەدارایە کە دروست بێت لە ساڵ 2013 حکوومەت بڕیارەدا کەرتی گەشتیاری بکاتە سێکتەرێکی گرنگ و بیکاتە بەدیلی نەوت هەر پشت بە نەوت نەبەستێت کە لە زۆربەی دنیادا بۆ خۆتان باش دەزانن کە کەرتی گەشتیاری بۆ کە بەدیلی نەوت وەکو وڵاتانی نمونەی تورکیا بەرنامەی دانا پرۆژەیەکی زۆر لە هەموو قەزاون لە ناحیەکان و لە شارەکان بکە لە ڕاستیا و کاتی من بەڕێوەبەری گەشتیار من لێرە دوو پرۆژە گەشتیاریمان هەبووە لە قەڵازش دوو پرۆژەمان هەبووە کە پرۆژەی حکومی بوون یعنی لە ڕێگەی بۆ بەرهێنانەوە نەبووە بۆکو مقاولات بۆ حکومت بۆ خۆی کەرتی گشتی جێبەجێ کردووە ئەو دوو پرۆژانە لێرە دەستیان بەکار بوون دووشیان لە قەڵازێ بەڵام بەداخەوە لە سەرەتای ئیشکردنی پرۆژەکاندا ئەزمی دارایەکە دروست بوو شەڕی داعش دروست بوو ئەو بودجانە هەموو لە پرۆژەکان وەکو هەم پرۆژەکان کرد بودجەکان وەستێنرا و پرۆژەکان جێبەجێ نەکران تا ئێستا پرۆژەیەکی ئەوتۆ جێبەجێ نەکراوە جگە لەو پردەی کە لە دەربەندە پەکەیتان بەرەوە ئەو پردەش قەدیمترە بەڵام هێشتا هەر خەڵکیش گلەی لەسەری هەیە ئەو بەکوێ ئەو پردێکی هەر ڕێگەوبان کردوێتی بەڕاستی پردێکی گەشتیاری نیە ئەم پردا ئەسڵ پردێکە بۆ هاتوچۆی خەڵکەکەی ناحیس بنگردە کە زیاتر هەمویان زۆربەی خەڵکەکەی دەکرێت بۆ دەسووری قەزای ڕانیە و پشدەر نیشتەجێنە بۆ هاتوچۆی خەڵک جگە لە دیمەنی سروشتی دەربەن چی پێ زیاد کراوە هیچ شتێک نەکراوە ئێمە بۆ خۆمان پێشنیارمان کردووە کە سەدێکی گەشتیاری لە دەربان بکرێت بۆی بتوان بە ڕێگەی ئەم سەدەوە کە سەدەکە گەشتیاری بێت نەکارەبایی بۆی کولفەیەکی زۆر نێ خۆگە بکرێت کارەبایی شتێکی باشتر لە ڕێگەی ئەو سەدەوە ئێمە توانین تەحەکوم بە ئاوەکەوە بکەین و لە پشتی سەدەکەەوە توانین شەلالەیەکی جوان دروستکەی کە مانزەڕەیەک بۆ دەرخستان بۆ ئەمانە کردووە نەکردو وەڵام پێشنیارمان کردووە لەگەڵ ئیدارە و لەگەڵ ئەندامانی پەرلەمانی بەڕێز سنوورەکەمان ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بۆ هەمومان پێشنیارمان کردووە کە ئیشی لەسەر بکرێت کەوا بکرێت پێم وایە لیژنەیەکی شارتوو لێرە چێکێکی کرد لە ڕایانی بەڕێز کاقوباتەوە نێردرا بوو بەڵام نەتیجەکەی تا ئێستا دیار نییە لە ڕووی واقعیەوە خەڵکی شارەزاد دەیە بڕیاری لێبدات دەکرێت سەدی لێ دروست بکرێت یان ناکرێت زۆر باشە کێ بەرپرسە معنیە بە جێبەجێکردن یا بە ئۆکەیکردن لەسەر پرۆژە گەشتیارەکانی ئێوە بەتاکید ئێمە سەر بە وەزارەتی شارەوانی و دەستی گەشت و گوزار و خۆی هەیە بەڕێبەراتی گشتیوانی لە سلێمانی ئێمەکو بەڕێبەراتی ئێمە گەشتێک دەبێت لێرە پرۆپۆزەڵەکان دەرخستەکە ئامادە دەکەین دەبین بۆ بەڕێبەراتی گشتیمان لەوێ لیژنەیەک دێ گەشتەکان پێ باش و بەرزی دەکەنەوە بۆ دەستا لە دەستەشەوە بۆ وەزارەت لەوێ بڕیار دەدرێت کە بودجێ بۆ دابدرێ و پرۆژەکە جێبەجێ بکرێت بەڵام وەکو باسم کرد بەداخەوە ئەزمەی دارایی شەڕی داعشەکە وای کرد کە ئێمە نەتوان بچووکترین پرۆژە جێبەجێ ئێستا ئەزمەکە نەماوە هیچ ئێستا ئەزمەکە نەماوە بەڵام بۆی کە دیارە هێندێک لە پرۆژە وەستاوەکان ئیش دەکرێت بە تایبەتی لە بواری ڕێگاوبان بەنا بەعام هیچ شتێکی وا دانەندرا بۆ پرۆژەیەکی تازە بە شێوەیەکی کە وەکو جاران بەرچاو بێت زۆر باش ئاماری تازە چیتان هەیە ئاماری کۆن بێ ئاماری تازە بە لەسەر هاتنی گەشتیار ئێمە وەکو باسم کرد لە ڕاستیدا ئەگەر بتوێت دقیق ئاماری گەشتیار ئێمە زۆربەی ڕاگەیاندنەکان ساڵان داوامانێ دەکەن بەڵام ئێمە نامانە شتێک بڵێین کە ڕاستی تەخمینی بیان لە خۆمانە بڵێین لە دنیادا ئامار زیاتر لە دوو سێ شت دیاری دەکرێتکان بوونی مەتار کە خەڵکە گەشتیارەکەدا دەبەزێت لە دیار یاخود لە بوونی مەرزێکی نێودەوڵەتی یاخود مەرزێک لەگەڵ حدودێکمان هەبێت لەگەڵ حکوومەتی مرکزی ئێمە ئەوانەمان نییە لێرە کاتێکدا ئەوانەمان نییە ئێمە ناتوانین گەشتیارەکان دقیق دیاری بکەوە گروپاتی گەشتیارش کەم دێ بۆ ئێرە بەڵام خۆشبەختانە مەرزی کەیلە کە بە هیمەتی لاەنە پەیوەندیدارەکانی سنوورەکەمان ئیشی زۆر زۆر باشی لەسەر کراوە بۆی بکرێتە مەرزێکی نێودەوڵەتی جا دەقیلەکەی بۆ کراوە کارەباکەشی بەرەو تەواوبوون دەچێتەوە بیناکانی دەست پێ دەکەن ئە کاتێک مەرزی کێ بێتە مەرزێکی نێودەوڵەتی بە تەکید ئێمە دەتوانین ڕۆژانە ئامار بڵاوکەینەوە لەوێ بنکەی گەشت و گوزار دەبێت ڕۆژان دەتوانین ئامارەکان کە لە ئێرانەوە داخل دەبن ئێمە بڵاوی کام لە شوێنە گەشتیارەکان چەند قەرەباڵقە جگەل لە دەربەندی ڕانیە ئێمە مەتیقەی بە تایبەتی لەو مەوسمەدا سنووری ناحی سەرکەبکان کە دۆڵی ئاکوان دۆڵی شاوڕێ قەرەباڵێکی یەکجار زۆر بێ دەربەند خۆی مەتیقی سەر ئەشکەوتان ئەو شوێنانی کە فێنکەن بۆ لە سنووری هێرە و هەڵشۆ گرد ئەستێرە ئەمانە خەڵکێک ڕووتی دەکەن بەڵام بەڕاستی خزمەت گوزاری گەشتیاری زۆر کەمی لێ ناکرێن هیچ لێنی بەڵام زۆر کەمە
شتێکمان کردوە تا کەم تا زۆر لە سنووری ناحی هێرۆ کە دەوژان شەلالەیەکی زۆر جوانی لێ دوو جار سلفی بۆ دانراوە جارێک توانیمانە ڕێیەکی بە قادرمە بۆ دروستکەین و حوزێکی بۆ دروست بکە شوێن دانیشتن تەواڵەتی بۆ دروست کراوە و سلفی دومیش بە خۆشحاڵی بە پشتیوانی بەڕێز بەڕێوەبەری گشتیمان کاک عەلی سلفی دومیشی خەریکە بۆ گەیاندنی کارەبا بۆ جێبەجێ دەکرێت کە ئەمە شتێکی باش دەبێت. زۆر باش کاکەرم کاتە چی بە هاوڵاتیانی خۆتان دەڵێ لەوەی کە گەرگلەیەکی گەشت و گوزاریان هەبێ ئەوانیش ڕەنگە تۆ بناسن بوون لە ناوچەکەوانە چیان پێ دەڵێ لەوەی کە دەسەڵاتی تۆ چۆنە و ڕەنگە زۆر جار دەسەڵاتت تەنها دەرخستەی ئامادەکەی و دەرخستە بێ بۆ سەروی خۆت. ئێمە ئەوەی کە نزیکە یان خۆی معنین موظفی حکوومەتن یان لە ناو حکوومەتدان ڕاستی لە واقعەکە تێدەگەن لەبەر ئەم واقعی کە هەیە هەموو کوردستانی گرتووە هەموو سێکتەرەکانی گرتوێتەوە. بەڵام ئەوەی کە خەڵکێک هەیە کە ئاگادار دی ئێمە پێیان دەڵێن کە دڵنیاون هەم ئێمە هەم مۆزەفەکانی کە گەشت و گوزار بۆ خۆی تەمەنێکی کورتی هەیە هەموو 6 ساڵە ئەو دایرەیە کراوەتەوە نەبووە. ئێمە ئیشی زۆر باش کراوە ئیشی زۆر جدی کراوە و زۆربەی شوێنە گەشتیارەکان دەرخستی بۆ ئامادەکراوە من بەردەوامین لە ئیشەکانی خۆم بەڵام ڕاستی ئەمە هەوڵانی ئێمە بەبێ دانانی بوجێ و بەبێ نەبوونی هیچ بوجێک ناتوانانی جێبەجێ بکرێت. هەر کاتێکیش حکوومەت وەزعی باش توانی کە پشتیوان بێت بۆ ئەنجامدانی پرۆژەی گەشتیاریان خزمەتگوزاری گەشتیاری دڵنیان بن ئێمە هیچ شوێنێک نەماوە لە سنوورەکەمان کە ئیشی لەسەر نەکەین و دەرخستی بۆ ئامانە نەکەین بۆی بتوانێت داهاتوودا خزمەتگوزاری گەشتیاری بۆ بکەین بۆی کەرتی تایبەت هەندین پرۆژەی گەشتیار لەسەر ئەنجام بدات. ئێمە دوو ئەشکەوتمان هەر بۆ زانیاری بەڕێستان یەکیان ناوی ئەشکەوتی بێتکارێکشان ئەشکەوتی زیندووە ئەشکەوتی بێتکار لە سنووری گوندەکانی نێرۆ دێرێ ئەشکەوتی زیندوش تازە دۆزراوەتەوە لە نزیک شکارتەیە. ئەمە دەرخستەشان بۆ ئانەش ئامادە کردووە کە من بەداخەوەیەکیشان کە لە گوندی نۆرێکە چوین لەگەڵ جەنابی میدرنەحە بۆ جادەیەکی چاوەڕێژ وا بکەین بۆ بن ئەشکەوتەکە بچێت بۆی خەڵک بتوانێت بکاتە نزیک ئەشکەوتەکە مەرحەلەی یەکەم قەمەرە بتوانێت خەڵک بتوانێت بیبینێت کە زۆربەی خەڵک نەبینیەوە خەڵکەکە دژ بوو و ڕەزامەند نەبوون ڕازی نەبوون کە جارەکە بەناو گوندەکاندا بڕوا بگاتە ئەوە شکەوتە بۆی خەڵک ئێمە ئەو گرفتانەشمان هەیە بەڵام کۆمەڵە خەڵکی لێن لەوێش پشتیوانن ئێمە پیاوان پێیان وایەکەوە وابتوان دڵی خەڵکی کەش ڕازی کەم بۆی بتوانین ئەم جادەیە تێکەڵە ڕێژە بۆ ئەشکەوتە بەرین کە شوێنێکی سەرنج ڕاکێش دەبێت. جگە لەو شوێنە ئەشکەوتی کە دۆزراوەتەوە چیتان هەیە وەکو ئاسار قەدیمی بێت کە ئێستا ببێتە شوێنی گەشتیاری؟ ئێمە لە ڕاستیدا هەموو ناوچەیەکی شوێنەوار شوێنی گەشتیاری بەڵام ئێرە بەڕێوەبەراتی ئاسار بۆ خۆی هەیە شوێنەوار کاک بارزان مدیری ئاسارە وردەکارێکە لای ئەوانە بەڵام بۆ نمونەم ئەو دوو ئەشکەوتی بووم باسکردن لە هەموو دنیادا ئەشکەوت بۆ خۆی شوێنێکی ئەسەریە بەڵام هەمووش ناوچەی گەشتیاریە. ئێمە هەم بەڕێوەبەراتی ئاساریش شوێنەواریش هەرسەر دەستی گەشت و گوزارە وردەکارێکە زیاتر لای ئەوانە. ئەو جۆرە گەشتیارانەی کە ئێستا دێن ئەگەر چی زۆر جار ڕەنگە لەژێر کۆنتترۆڵی ئێوەیان نەبن لە ڕووی ئامار و زانیاری لەسەریان ڕەنگە ڕۆژانەش بێ بیانە دەربن و بگەڕێنەوە زیاتر گەشتیاری بۆ نمونە ڕانیان دەچن ناو سنوورەکەی خۆتانن یا لە شارەکانی تری هەرێمی کوردستانەوە دێن یاخود ناگەشتیاری عەرب لە ناوڕاست و خواروی عێراقیشەوە دێن. ئێمە لە سیستەمی گەشت و گوزاری عالەمدا پێناسەیەکی بۆ گەشتیار و ئێمەش هەلێرە ئیشی پێ دەکەین ئەوانەی خۆمان کە دەچن بۆ دەربەندینەوە پێیان ناڵە گەشتیار ئەو خەڵکانی کە ڕوو لە دۆڵ دەکەن لە دەربەند دەکەن لە شوێنە گەشتیارەکانی کە دەکەن کە خەڵک خۆیان پێیان دەڵێن سەیرانکار گەشتیار بۆ کەسان دەگوترێت کە خەڵکی ئێرە نیە و دێت بۆ شوێنەکە بۆ عەرەبە ئێرانیان لە شارەکانیکەوە دێت بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە ئەوان دەوترێت گەشتیار بەڵام ئەوانی کە ئێمە کە دێن بە تایبەتی لە ڕۆژانی هەینیدا کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن ئەمانە زیاتر سەیرانکردن کەمێکیش گەشتیار دێن کە پێمان وارەتەوەی ئێمەدانە دەکرێت زۆر زیاتر بێەوە ئێمە دەمانە ئیشی لەسەر بکەین بۆ شوێنە گەشتیارانە کە خزمەتگوزاری گەشتیاری بگەین بۆ ئەوەی بتوانین گەشتیاری زۆر بە گروپات ڕاشیشی بۆ سنوورەکەن. زۆر باشە من پرسیاری کەوتم نەماوە ئەگەر خۆ شتێکت ما بە کاگەرم لەسەرەوەی خەڵک لێتان تێبگاوە هەمیش پرۆژەیەکی تایبەترتانە بێ و لە بیرت کرد. بەتەکید وەڵام من سوپاسانەکەم من لێرەوە لە کەناڵەکەیەوە داوا لە سەرمایه‌داران و کەرتی تایبەت دەکەم کۆمپانیاکانی سنوورەکەمان کە دێن پرۆژە گەشتیاری ئەنجام بدەن دێن سەردانمان بکەنە بەڕێوەبەراتی گەشت و گوزار دڵنیاون ئەوەی بە ئێمە بکرێت هاوکار و هەماهەنگیان دەبین بۆی بتوانین پرۆژەی گەشتیاری و خزمەتگوزاری گەشتیار لە سنوورەکەمان زیاتر ئەنجام بدەین بۆی وا بکەین هەم خەڵک شوێنێکی ئاسوودە هەبێت کە ڕووی تێدەکاتوە هەم گەشتیارانی بیانی ئێرانی بەیاخود عەرەبیان بیانی بن بێن
زۆ بەڕێز کاگەرم بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕاپەڕین سپاس بۆ زانیاریەکان دەستان خۆش بینەرانی عزیز دیارە هەر من لە ڕاپەڕینم بۆیە ڤیدیۆکم ئامادەیە لەسەر یەکێک لە کارگوزاری قوتابخانەکان کە هاوکارم یا پەیامێرمان کاک ڕێنازم سەدان بۆ ئامادەکردن یەکێک لە کارگوزارەکان هاتووە چی کردووە لە قوتابخانەکە یەگەرچی زۆربەی کارگوزارەکان زۆر جار تەنها ئیشیان پاکوخان ڕاگرتنە بەڵام ئەم کارگوزارە جیاواز لە هەموو کارگوزارەکانی تر هێندە حوش و یا چوارچێوەی قوتابخانەکەی ڕازاندوێتەوە کە لە پارکی میلی شارێک دەچێت با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین. من دەوری لە 22 ساڵە فەرمان بەرم لەوە پێش فەڕاژم ئێستاکانە 15 ساڵە باخەوانم ئامادەی هەرێم بوون لە ئامادەی هەرێم لەسەر میلاشی ناوەندی بوون لە میلاشی ناوەندی ناوەندەکات بۆ ئێرەکانەکاتی ئێرەکانە بێروم بوو هیچی لێ نەبوو ئاوی نەبوو کارەبای نەبوو یەک شیشی نەبوو وەڵا ئەگاتم ئێرەکانەکتم لەو بیابانە چ بکەم وردە کارەبامان بۆ ڕاشێشا و بیرمان بۆ لێدا و ئاوشتەکەمان مەزبوط کرد و هێنام وڵات ئەو زادەسم کرد بە نەمامچانی و فریزوسانێ ئەمە 10 ساڵە لێرم بە 10 ساڵان ئەوام لێ کردووە ماندووبوونی زۆر دەبێ ماندووبوونی ئەمن ناکە دەوامشتم نییە خەڵک ئەحتانی ڕۆی دەوام دەکات بەس ئەمن لە سپێنەوە هەتا ئێوارە دەوام دەکەم شوێن لێە کەسی حتا ئێسشتر بێدا ناتێت بڵێ دەست خۆش بێتەوە داوامیش کرد دەست داوامی خۆت زیاتر دەکەیت ئەم دارانەی لێرەدان بەشێکی زۆربەی زۆری بۆ خۆم بۆ بێناوە لە شوێنان تو هەڵم خەندون و هێناو من لێرە چاندومنەوانێ وڵات چەندەی حکومەتن ئەوەندەژی خۆ من بۆ ژینگەی باشە وڵاتانەکە فێنکەنەوەی ئیسەوزایە بەڵام وڵاتی مە ژینگە پارێز نییە وڵاوە لە شێوەی قۆریە دەمانەوێت ئەگەر بۆم بکرێت لە شێوەی کەش دروستکەم خۆرێم لەو لا دروست کردو ئەوەش ئەگە بۆم دروست بکرێەوە شێوەی زەلامی دروست دەکەم ئەوە لوتێتی و ئەوە گوێتی و ئەوە چاوێتی ئەوە دمێتی بەڵام زاری زۆر زدا ئەوە ئەو دیوێت لە شێوەی مرۆڤ و قۆری دروستم کردەوە شێوەی پەلاس و زەلامی دروست کردەوە بۆی هەموو نەوەکانی تێدا بن تەلەبەکان لێ بێ تاقەت نەبن بینەرانی عزیز ڤیدیۆی ئێوە ئەو بڕگەی کە وەک هەمیشە ئێوە ڤیدیۆکانمان بۆ دێنێنن ئێمەش پەخشیان دەکەین بۆی کە ڤیدیۆکانی ئێوەش لە بەرنامەی پەیامی ڕۆژ پەخش بکرێ ڤیدیۆکانتان بنێرن بۆ ڤایبەر و تەلێگرامی ژمارە تەلەفۆنی 050 بۆی کە ڤیدیۆکانتان لە بەرنامەی پەیامی ئەمڕۆ پێشکەش بکرێت. دیارە گەنجێک ڤیددیۆیەکی بۆ نردوین کە تایبەتە بە ئاوێکی سازگار لە خورماڵ کە پێ دەوترێت گەنجان هەندێک خەڵتیایدا مەلە دەکەن ئەگەر چاوێکی سازگارە و بۆ خواردنەوەی بەشێک لە گەڕەکەکانی خورماڵیش بەکاردێت با پێکەوە بینەری ئەو ڤیددیۆیە بین.
تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر توانای کاری بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین کە ئایا ئەم بەڕێوەبەرایەتیە یاخود توانای کاری پۆلیس لە دەڤەرەکەدا چۆنە بە تایبەتی وەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد دووشت کە زۆر گرنگن قسەیان لەسەر بکرێەوە ڕەنگە یەکێک بلۆ خاڵانی کە پێویستە لەسەر ناوچەکەی بوەستین و قسەی لەسەر بکەینەوەیەکە هەندێک باندی دزیکردن یا حاڵەتەکانی دزیکردن لە ناوچەکەدا بوونیان هەبوو لە ڕابردوودا وەروەها ئێستا ئەم ناوچەیە زۆرتر هەواڵەکانی لەسەر بڵاو دەبێتەوە کە دەواازەیەکە بۆ هێنانە ناوەوەی هەندێک مادەی بێهۆشکرد بۆ ناو هەرێمی کوردستان بۆ ئەو دوو خاڵە زیاتر لەسەر قسە دەکەم سەرڕایەوەی کە کار و چالاکی پۆلیسی ڕاپەڕین وەروەها ئاماری شەژمانگی یەکەمی ساڵی 2019 چۆن بۆ قسە و گفتوگۆکردن لەگەڵ بەڕێز ڕایەت شۆڕژ ئیسماعیل بەرپرسی ڕاگەیانی پۆلیسی ڕاپەڕین کە لێرە میوانداریمان کردووە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین سپاس بۆ کاک شۆڕژ سپاس بۆ ئامادە بوونت ئەگەر لە ئامارەکانەوە دەست پێ بکەین ئاماری شەژمانگی ڕابردوو چی گرنگە پێمان بڵێ و ئامارەکان چۆن بڵێ خۆشحاڵ بین لە ڕاستدا ئامارەکانی ئێمە سنووری بەڕێبەرایەت پۆلیسی ڕاپەڕین کە ئامارەکان کە ئێمە ئامادەمان کردووەکو بە شێڕاگانی بەڕێبەرایەت پۆلیسی ڕاپەڕین کە تایبەتە بە سەرجەم ڕووداوەکان کە لە شەژمانگی ڕابردووی ئەم ساڵدا واتە لە یەکی 2019 تاکو یەکی حوتی ساڵی ئەم ساڵی 2019 ئەو ڕووداوانەی کە ئەمە ئامادەمان کردووە سەرجەم ئەو ڕووداوانن کە لە بەش و بنکە و نووسینگە و هۆبەکانی سەر بە بەڕێبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین لە هەردوو قەزای پشدەر واتە قەڵازێ و هەروەها قەزای ڕانیا لەگەڵ ناحیەکان و لادێکانی سەر بەم دوو قەزا تۆمار کراون لەگەڵ ئەوەشدا ئەو تۆمەتبارانشی کە دەستگی کراون وەخۆ ئەروەها ئەو دۆسیانیشی کە بە ئەنجام گەیشتون کەواتەواتە دۆسەکانیان بە ئەنجام گەیشتنی کە کێشەی خەڵکە و یەکلایی بۆتەوە یاخود دۆسەکان داخراون یاخود ئەوەتە هەواڵی دەرگێتە بەدمەند بوونە لەگەڵ ئەو تۆمەتبارانشی کە ئێمە دەستگیرمان کردووە بۆ دەرەوەی سنووری ئیداری ڕاپەڕینمان ناردووە لە سەرداری ئەوان بووە بە شێوەیەکی کورتی ئێمە باسکەین چونکە لە ڕابردووداما ئامارەکەمان باس کردووە بە فەرمی بڵاومان کردووە بەڵام ئەم ساڵ شەژمانگیەکەمی ئەم ساڵ 1949 ڕوودا بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیداری ڕاپەڕین لە ناو یەکێک لە پاباخچەکانی ڕانین بۆیە دویارە شتانەش تەبیعیە لەوەی کە سەوتی فرۆشیارێک لە ئۆتۆمبیلێک لە ناو گەڕەکەکاندا گەراوکارم یارمەتیم بدەن یارمەتی لەو شۆفێرە وەرگن کەمێ سەوتی سیارەکەی نزم بکاتەوە سپاسیانەکەم زۆر باشە کاک شۆڕژ زۆر باشە ئەو ڕووداوانێک کە بۆکو باسم کرد 1940 ڕوودا و لە شەژمانگیەکەمی ئەم ساڵ لە سنووری ئیداری ڕاپەڕین لە بنکان و هۆبەکان و نووسینگەکانی ئێمە تۆمار کراون کە بە بەراورد لەگە شەژمانگی یەکەمی ساڵ 2010 24 ڕوودا بە شێوەیەکی گشتی زیادی کردووە ئێمە ئارەتەن ڕووداوەکان بە شێوەیەکی کورت باز دەکەین بە تایبەتی دیجارن بۆ سێ ڕووداوی زۆر سەرەکی کە ئەمیش ڕووداوی مردن واتە سێ بەشی سەرەکی بووبڕن ڕووداوەکانی مردن لەگە ڕووداوەکانی برینداربوون لەگە ئەو ڕووداوانەی کە تایبەتن بە توندیژی خێزانی لە سنووری ئیداری ڕاپەڕین کە ئەوەندی لای ئێمە تۆمار دەکرێت چونکە بیرمان نەچێ بەرەنگاربوونەوەی توندیژی خێزانی کە بەڕێبەرایەتیان هەیە ئەمانش بە هەمان شێوە وەکو اختصاصی پیشەیی کە ئەوان پێ هەڵەسن لە هەمان کات ئێمەش بە هەمان شێوە هەندێک حاڵەتی دواتر بەشێک لەو ئامارە لایەوەن و بەشێکیش لایەوان ئەوەندی کە لای ئێمە بێت دواتر هەواڵی ئەوان دەکرێت بەشە زۆرەکەی لای ئەوانە ئێمە ئاوتن وەکو باسماکرد 72 کەس بە ڕووداوی زیاد لە سنووری ئیداری ڕاپەڕین لەم شەژمانگە بەداخەوە گیانی دەستدا بە هۆکاری زیادیان کە تیایدا 15 ڕووداویان ڕووداوی هاتوچۆ بووە بەڵام ڕووداوی کوشتن تەنها 9 ڕوودا بووە ئەمەش خۆشبەختانە ڕووداوی کوشتن لە شەژمانگیەکەمی ئەم ساڵ کەمی کردووە لەگە ساڵی ڕابردوو کە ساڵ ڕابردوو 8 ڕوودا زیادی کردووە کە 17 ڕووداوی کوشتنی بانقەس وەروەها ڕووداوەکانی بریندار بوونیش بە هۆکارە زیادیەکان
473 ڕوودا و ڕووی داوە کەمەش بە هەمان شێوە کەمتر بووە بە ڕێژێکی کەمتر لە چاو ساڵی ڕابردوو وەروە ئەو ڕووداوانی کە تایبەت چین بە کۆمپیوتەری خێزانی 91 ڕوودا بووە بەڵام ئەمایان 16 ڕوودا و زیادی کردووە لە ڕاستیدا ئێمە بەڕێبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین لەم ساڵدا لە کار و چالێکەکانی ئێمە سەرجەم ئەو دۆسیانی کە تۆمار کراون کە وەکو باسم کرد 1940 دۆسە تۆمار کراوە 1213 دۆسێ بە ئەنجام گەیشتووە بەڵام 965 کەسیش لەم ڕووداوە کەس دەستگیر کراوە تۆمەتبار دەستگیر کراون و هەروەها کە 970 لە ڕگەزی نێرە و 50 لە ڕگەزی نێ تەنها 72 کەس دەستگیر نەکراوە ئەمەش ڕەنگە لە ماوەشتردا دەستگیر بکرێن فەرمانی دەستگیرکردن یانەیە 72 کەس بەڵام دەستگیر نەکراوە بەڵام 965 کەسەکە دەستگیر کراوە 72 کەس ئەم 72 بەچی تۆمەتی دەستگیرکردنیان بەپێی مادەکانی بەپێی ڕووداوە جۆرەکان وەکو باسمان ڕووداوی کوشتنی تایە ڕووداوی کوشتن ڕەنگە تیایی نەبێ بەڵام دەکرێت لە کاتیشتدا پێتان بڵێن کە ڕووداوەکانی لەسەر چی چێت ئێمە ئەوەی کە ئامادەمان کردووە بە شێوەیەکی گشتیە داتاژی فەرمیە ڕووداوی یەکێک لە ڕووداوەکان ئەگە باسیکەنج کە خۆر لە سەرەتای بەرنامەکە باسیەوەت کرد باسی دزیت کرد ڕووداوی دزیکردن ینی لە سنووری ئیدارە ڕاپەڕین جارە سنووری ئیدارە ڕاپەڕین کە وەکو باسم کە سنوورێکی فراوانە کە هەردوو قەزاکە لە خۆی دەگرێت قەزای پێشدەر و قەزای ڕاوانە بەڵام ڕووداوی دزیش وەکو هاوشێوەی تری سنووری هەرێمی کوردستان دیارە سنووری ئیدارە ڕاپەڕین بێبەش نەبووە لە ڕووداوی دزیکردن بەڵام بە شێوەیەکی کەمتر بووە لە چاو ساڵانی ڕابردوو کە لە ئەم ساڵدا ڕووداوی دزیکردن 161 ڕووداوی دزیکردن لە شەژمانجیەکەمی ئەم ساڵ تۆمار کراوە 161 باش 161 ڕووداوی دزی بە بەراو لەگە ساڵانی ڕابردوو کەمتری کردووە ئەمەش هۆکار هەیە لە پاڵ ڕووداوی دزیکردن ڕووداوەکانی تریش جۆرا و جۆر هەمانە ئەگەر لەوێ بوەستم هۆکار هەیە لە پاڵ ڕووداوی دزیکردن بە تایبەتی کەم دەرامەتی لە ناوچەکە بەڵێ بەگشتی ئەو کەسانی کە کەم دەرامەتن ئەم دزیانە چەندیان وەکو باند بوون بەڵێ هەندێکیان لە شەوی باند بوونە کە ئێمە دەستگیرمان کردن کاتی خۆی واروها بە شێوەیەکی فەرمی لە ڕاگەیانەکەی خۆمان لە پێیزی بەڕێوەبەری پۆلیس ڕاپەڕین واروها بۆ سەرجەم دەستگاکانی ڕاگەیان بڵاومان کردوێتەوە کە هەندێکیان لە شەوی باند بوونە بەڵام زۆربەی و کەسانی کە دەستگیر کراون لەلایەن بەشی نهێشتنی تاوانی ڕاپەڕین و هەروەها نووسینگەی نهێشتنی تاوانی ڕاپەڕین و بنکەکان لە سنووری ڕاپەڕین دەستگیر کراون و ڕاست و خۆش دراون بە دادگا و زۆر بەشیان ئەمانە ئاعترافیان کردەوە تا دانیان نا بە تاوانەکە لە کاتی لێکۆڵنەوەیە دۆسیە لێکۆڵنشان بۆ کراوەتەوە و هەندێکیان بە کەفالت بەربوون دواتر دۆسەکانیان هەواڵە بۆ مەستەی دادگایکردن بۆ دادگای تایبەتمەند لەگەڵ ئەوەشدا چالاکیەکان وەکو باسم کرد زۆرن بەڵام ئێمە ئەم ساڵ لەسەر خواستی دادگاکانی سنووری پارێزگای هەولێر و لەسەر داوای پۆلیسی پارێزگای هەولێر 33 تۆمەتبارمان دەستگیر کردووە کە لای ئەمان داوا کراون نردومان بۆ ئەوان بەڵام وەکو با شتێکمان بیرنێچێت لە ڕووداوی دزیکردندا هەندێکیان کە وەکو باند دەستگیرمان کردوون خەڵکی دەرەوەی سنووری ئیداری ڕاپەڕین بوونە ئێوە لەلایەکەوە سنووری قاچاق خوێندە سنووری نافەرمی لە سەر بە کۆماری ئیسلامی هەتا سنوورەکانتان زیاتر واڵان ڕەنگە چەند سنوورێکی ڕێگای هاتن و دەرچوونە دەرەوە هەبێت کە زیاتر کۆنتترۆل نەکرێن ئایا خەڵکی دەرەوە دێتە یاە دزی بۆ دزیکردن ئەزای چۆنا بەتابەتی ئەو کەسانی کە لە دەرەوە بەتابەتی ئێمە لە بەرەی سنووری ئیداری ڕاپەڕین نزیکە لە کۆماری ئیسلامی ئێران ئەمە هەندێک هۆکاری تر هەیە دواتر باسی ئەەکەین کۆمەڵی تاوانی تر هەیە ڕوئدات لە ئەنجامی ئەو خەڵکانی کە گەشتیارن گەشت دەکەن خۆتەزانی من ڕێز بۆ هەم گەشتارێکدادنی بە بەسمان ئەوەی نەخواانە گەشتارەکە بێت تاوان ئەنجام بە بۆی هیچ شتێک نەوی بۆ حاڵەتە بەڵام هەندێک تاوان هەیە کە لە سنوورەکانەوە هەندێک خەڵک هەیە بە تایبەتی مەسەلەی قاچاقکردن تەزویرکردن وهروەها مادەی خۆشبەر بەس بینە سەر پرسیارەکەی بابەتەکەی خۆمان ئەو کەسانی کە دەستگیرمان کردوون هەندێک لە باندەکان سنووری دەرەوەی ئیداری ڕاپەڕین بووە سنووری هەباتە هەر لە سنووری هەرێمی کوردستان بەڵام سنووری دەرەوەی ئیداری ڕاپەڕین بووە ئەوانە بان بوون ئۆتۆمبیلیان ڕفاندووە بەچەقۆ لە خەڵکیاندا و مۆبایلیان دزیوە لە شارەکانی هەرێمی کوردستان وەکوی کە بڵاومان کردوەوە لە سنووری ئیداری ڕاپەڕین لە قەڵازی وەروەها لە ڕانیەش دەستگیرمان کردوون زۆر باشە من چەند شتێکەیە کە بەسەرە دێمەستێرانێکیان ساختەی دراوی ساختە لە شوێنەکە چەند جارە گوێبیستیم هەواڵە بووم لەلایەنەوە و مادەی بێهۆشکار و هەندێک جار شەڕی نێوان بنەماڵەکان لێرە چەند حاڵەتێکمان هەبوو لە ڕابردوودا ئەمە چۆن با لە بنەماڵەکانەوە دەست پێ بکەن چکە هەواڵیەوان زیاتر کۆن بوو بەسەریا چووە ئەمانە چۆن کۆنتترۆل کراون و ئەمانە چۆن
چارەسەرتان کردوون بەداخەوە ڕووداوی عیلەی کە زۆر جار نێوان مناڵەکان لە کۆنەوە ماوەتەوە واتە ئەم کێشەیەکی کۆمەڵاتیە لە کۆنەوە ماوەتەوە بە تایبەت خۆشبەختانە بەڵام خۆشبەختانە لە ئێستادا مەسەلی عەداوات کەمتر بووەتەوە واتە دژمنایەتی کەمتر بووەتەوە بەڵام هەندێک جار هەبووە کاریگەری هەبووە بەس ئەم بە شێوەیەکی کەمتر بەڵام کێشە کۆمەڵاتیەکانی نێوان بنەماڵەکان بەداخەوە سەردانی دادگاکانیان نەکردووە واتە سەردانی بنکانی پۆلیسە نەکردو بۆی کێشەکانی لای بکەنەوە زۆر جارکاک شۆڕژ ئێوەش ڕەنگە بکەونە مۆقیفێکی زۆر ینی ئیحراجکار وە بە تایبەتی مۆقیفێکی تایبەتەوە لە نێوان دوو بنەماڵەیە بینیومانە پێت لە چەند لادیەکە کە لە گوندێکا بۆن منە هەر بنەماڵەیەک لەناو خۆیانە کە شەڕ بوو هەواڵەکان زۆر گەرم بوون لێرە چۆن کۆنتترۆلیان دەکەن بۆیەوە تا چەندە دژوارە کۆنتترۆلکردن لە بینەیە لە کاتێکا ڕەنگە هیچ لایەن پابندە بن بۆی کە چەکدا بنیان زۆر جار بینیومانە بەڵێ پرسیارەکە زۆر جوانە ڕاستەکەی ئێمە زۆر جار ڕووبەڕی و حاڵەتە بینێتەوە کە ئایلەکان بنەماڵەکان لە لادیەکان بێت کە بە شەڕ دێن لەسەر کێشەی پاوانە یاخود لەسەر کێشەیەکی تری کۆمەڵاتیە بەڵام سەردانی مرکزی پۆلیس بنکانی پۆلیس یاخود سەردانی دادگا ناکەم بۆ لایکردنەوەی کێشەکان ئەمەش ڕاستی ئاستەنگێک دروست دەبێت لە ڕووی کارکردنەوە بۆ ئێمە بەڵام ئێمە نکۆڵی ناکەینەوە چونکە ئەو شێشانی کە لە ڕابردودا ڕوویان داوە بە شێوەیەکی عەلەمی ئێمە ڕامانگەیاندواتە بە شێوەیەکی فەرمیش ڕامانگەیاند بۆ ڕاگەیاندنەکان لە کاتی ڕۆبڕۆبوونەکاندا ئێمە زۆر جار تووشی حاڵتی ڕۆبڕۆبوونی لەگەڵ ئێمە بووە کارمەندمان هەبووە پۆلیس شەهید بووە بەداخەوە لە ڕووداوەدا کارمەندان هەبووە بریندارە کە لە ئێستاشدا هەندێکیان برینەکەیان یەکێکیان بەداخەوە ئێستاش برینەکەی هەر سەختە پێویستی بە عیلازی بەردەوامە یعنی ئەم حاڵەتە ئەم عیلانەی کە کێشەیان هەیە ئەوەنە بەڕقەوە لەگەڵ یەک هەستاون بەداخەوە سەردانی دادگایان نەکردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆشبەختانە زۆر کێشی تر هەبوو بەڵام هەر لە دادگا لە مکانی پۆلیس چارەسەر کراوە زۆر باشە با بێنە سەر دراوی ساختە لە ناوچەکەیە کە ساخت دەکرێتەوە چۆن ئێوە کۆنتترۆلی دەکەنەوە چۆن هەواڵی پێدەزانەوە چەند کەستان لە ڕابردوودا بەم شێوازە دەستگیر کردووە بڵێ ئێمە دراوی ساختە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لەم ساڵدا بە تایبەتی لە شەژمانجی یەکەمی ئەم ساڵدا یەک حاڵەتمان هەبووە کە تیایدا باندێکی سێ کەسیمان دەستگیر کرد لە قەڵاتزێ کە هەستابوون بە ساختکردنەوەی دراوی دۆلاری ئەمریکی کە ئەمەش دیارە دوای لە کۆڵنەوەکەی کە لەگەڵمان کردووە لە وڵاتی ئێرانەوە هێناویانە و چۆنەوە هەواڵە بە ئێمە دەگا یەکەم هەواڵ ڕاستەخۆ لە بازارەکانەوە هەواڵەکان بە ئێمە دەگا یاخود لە بازاری دۆلارەکان کڕینی فرۆشتن بە دراوی بیانی یاخود ئەوە تا لە مارکێتەکان لە ناو بازار هەواڵەکە بە ئێمە دەگا ئێمە ڕاستەخۆ ئەو کەسانە دەستگیریان دەکەین و دەستگیریشمان کردوون دامان بە دادگا بە مادەی 1993 کە تەزویرن ئەم دوو مادەیە ئیجراعاتی یاسان لەگەڵ کراوە بەس لەم ساڵدا تەنها یەک حاڵەتمان هەبوو کە ئەویش باندێکی سێ کەسی بوو چەند کە سێ کەس چەند پارەیان پێ بوو 600 دۆلاری ئەمریکان ساخ کردبووە و لە ماڵ یەکێکیشیاندا 1300 دۆلاری تریشمان لە ماڵێکی تر دەرهێنا کۆی گشتیش ئەوەی کە دواتر دەستمان بەسەرداگر بە ساخکراوە بۆی کە پێیان بۆ ساخ نەکرابووە 29,000 وەرەقی گەڵای دۆلاری لای خۆمان پێ پارەیەکی کەمیش بووە بەڵێ بەڵام هەر حاڵەتێک کە تاوانان تەزویرە و پێچەوانی یاسایە و تاوان زۆر باشە ئەوەی کە زیاتر مەبەستمە قسەی لەسەر بکەین مادەی بێهۆشکارە ئەگەرچی بەشێکی ڕەنگە پێوەستێ بە ئاسایشەوە بەڵام 2000 پۆلیسیش معنیە بە بابەتەکە چکە پێوەستە بە ئەمنیەتی نیشتیمانێکەوە بەڕاستی ئێوەش لەسەر سنوورن زۆر جارم قسەیە تا چەندە ڕاستە دەڵێن ڕاپەڕینیش بووەتە دەواازەیەک بۆ هێنانە ناوەی مادەی بێهۆشکار بەڵێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕاست ئێمە سنووری ئیدارە ڕاپەڕین سنوورەکەمان لە کۆماری ئێرانە کۆماری ئیسلامی ئێران وڵاتی ئێران بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر لە هەرێمی کوردستان بە باس سنووری ئیدارە ڕاپەڕین نەکەین بەڵام لە سنووری ئیدارە ڕاپەڕینیش خۆدەزانی ئەنی خەریتەی جوگرافیایی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا و لەگەڵ وڵاتی ئێرانیش بە هەموویەوە لەم زۆر بێواتە تەنها بەشێکی خوارینە بکە لەگەڵ عێراقا خۆتمان ئەوە دەزانین خەریتی وڵاتەکەمانە کەمە هاوسنوورە لەگەڵ ئەم دوو وڵاتی باسم کرد بەڵام لە سنووری ئیدارە ڕاپەڕین حاڵەتی وامان هەبووە کە تایبەت بوو بە مادەی بێهۆشکار مادەی هۆشبەر یاخود مادەی بێهۆشکار ئەو مادانن کە نەک تەنها هەر لەسەر سنوورەکانەوە دەهێنرێن بۆ هەرێمی کوردستان بەڵکو
هەندێک لە چکەماتی هۆشبەر ئەگە باسکە ڕەنگ کاتێکی زۆر بێ بەڵام بە کورتی باسکەن چەند زۆرێکی هەیە هەندێک زۆری هەیە ئەو عیلاز بەکاردێنرێت دکتۆر بە تایبەت حەبەکان بە تایبەتی کە زۆر بڵاوش حەبی ترامادۆڵە بەڵام ئەمانە دەبێت وەرەقەی دکتۆریان پێبێ و ئەم کەسەش کە ڕێگە پێدراو بێ ئەم حاڵەتە ئەم دەیدا بە نەخۆش ئەبێ نەخۆشکەش وەرەقەی دکتۆری پێبێ بەڵام بەداخەوە هەبووە بە شێویشی ناسایی ئەفرۆشرا و هەندێک لە گەنجەکان بەکاریان هێنەوە ئێمە هێزی بەڕێبەرات پۆلیس سەراپەڕین کە دامەزراوی حکومی سەر بە وەزارەتی سەر بە بەڕاتی گشتی پۆلیسی هەرێم و سەر بە وەزارەتی ناوحکومەتی هەرێمی و کوردستانی ئێمە هەموو ئەو ڕووداوانەی کە تایبەتن بە واتە هەر شتێکە کە تایبەت بێ پێچەوانەی یاسابێ ئێمە بەرەنگاری دەبینەوە بەڵام هەندێک اختصاصی پیشەیی هەیە کە ئێمەش پێ پابندی بە تایبەتی مادی هۆشبەر اختصاصەکە دەگەڵێتەوە بە بەڕێبەراتی ئاسایش ڕاپەڕین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمەش و ئەمانش ماماشیە بە هاوکاری هەماهەنگی کار دەکەین لە پێناوبوون بەکردی ئەم حاڵەتە بەڵام لە سنووری ئیدارە ڕاپەڕین لە شەژمانجی یەکەمی ئەم ساڵ 14 حاڵەتی مادەی هۆشبەر بڵاومان کردەوە کە ئێمە بڵاومان کردو دەستگیرمان کردن بە ڕۆژی پێشتیش بووم بۆ لەو دوو هەفتەی ڕابردوش دوای ئامارەکەش وابزانم دوو حاڵترمان هەبوو کە هەڵە نەبوو چکە ئامارەکە دەکەورد لە نامە بەڵام زۆر باشە کاکشەش ئەم حاڵەتی مادەی بێهۆشکەرەوەی کە مەبەستمە زیاتر بزانم گەشتیارێکە لەگەڵ خۆی ئەوەندە دێنێ و مەسروفی دەکا بۆ خۆی یانا بە کیلۆ بە نیو کیلۆ مادەکان دێنن هاوردەی دەرێمی دەکەن یاخود ئایا ئەو مادەی کە دێنێت لێرە دابەش دەکرێت یانا بەس بە مەبەستی بازرگانی لێرەوە تێدەپەڕێنرێت ئەو 14 حاڵەتی وەکو باسم کرد تەنها بەکاربەر بوون واتە ئەو کەسانی کە ئێمە دەستگیرمان کردن لە ئەنجامی ئەوەی کە بنکانی پۆلیس کە شەوانە مەفرەزی تایبەتیان هەیە وەرە بازگەی داپێش دەڵێن بە تایبەتی بنکەی پۆلیسی فریاکەوتن بە هەماهەنگی لەگەڵ بەشینێشی تاوان و وەرە بنکانی تری پۆلیس لە سنووری ئیدارە ڕاپەڕین ئەمانە هەڵدەستن بە دانانی بازگەی کاتی حاڵەتی وا هەبوو ئەمە خەڵکمان دەستگیر کردووە لەم 14 حاڵەتی کە باسم کردووە زۆربەی ئەوانە بەکاربەر بوون بە تایبەتیش هەندێکیان لەم 14 حاڵەتە زۆربیان حەبیان بەکارهێنەوە واتەم گەنجانە بەکاربەر بوون نەخودنەوەکە بازرگانی کردن و هەندێک تریش کەمتر لەم ڕێژەیە دەستگیرمان کردون بازرگانیش پێ کردن بەڵام ئەوە دێکی ئێمە دێڵە هەر لە ناسنووری هەرێمی کوردستان بووە بەڵام دۆسەکان ئێمە حواڵەی بە بڕیاری دادگا حواڵەی بەڕێبەراتی ئاسایش ڕاپەڕین دەکرێتەوە زۆر باش ئەوەی کە پێتان گرتووە هەبووە بۆ نمونەوەی بەتایبەت بازرگانیەکان چەندیان پێبووەوە زیاتر کام لە مەوادەکان بەتایبەت لەم شەشمانجی یەکەم ئەوەی کە دەستگیرمان کرد بەتایبەتی ئەوانەی کە حەدی ترامادۆڵان پێبووە و هەندێکیان هەندێک مادەی ترە کە شیشە حەشیش ئەمانەی پێ دەڵن ئەمانەش واروها لەگەڵ ئەو کەلوپەل و ئامێرانی کە تایبەتن بە بەکارهێنانی مادەی هۆشبەر لە دەستیاندا ژیرا زۆر باشە ئەوانەی کە دەکێشن خەڵکی ناوچەکان بەڕاستی و یا با بڵێن تێوەگلانی خەڵکی ناوچەکە چەندە چۆنە بەرامبەر بە مادە هۆشبەرەکان حاڵەتێکی کەم وەکو باسم کرد چکەمە بەپێی ئامارەکانی خۆمان ئامارەکەشمان فەرمیە ئێمە قسەی لەسەر دەکەین حاڵەتێکی کەم هەیە 14 حاڵەتمان وەکو باسم کرد هەیە ئەگەر لەم دوو هەفتەی ڕابردوش دوو حاڵەتێکی زیادی کرد بەڵام دواتر دەتوان ئامارەکە ڕابگەین بۆ شێوەیەکی زۆر ئەوەنە زیادی نەکردن لەم ڕۆژە 14 حاڵەتە ئەوەی کە بەکاری هێنا بەتایبەت خەڵکی سنووری ئیدارە ڕاپەڕین بووە و حاڵەتیش هەبووە خەڵکمان دەستگیر کردەوە بۆ هۆی تاوانێکی ترەوە ماوەڵ هەمان کە دواتر لە ئەنجامی لێکۆڵین دەرکەوتووە کە مادەی هۆشبەریشی بەکارهێنا بەداخەوە بەڵام ئەوان هەبوو لە سنووری دەرەوەی ئیدارە هیچ لێکۆڵینەوەیەکتان کردووە ئەمانە کێن کە مادەی بێهۆش بەکاردێنن بەتایبەتی ئەوانەی کە دەستگیرمان کردوون ئەو حاڵەتانە بەداخەوە هەندێک لە گەنجەکان بوون گەنجی بێکارن گەنجی خوێنەوار و دەرچووی زانکۆ پەیمانگەکانن کێن ئەمانە نەنار حاڵەتی ترا گەنجی ئاسایی سنوورەکە بووە هەوش بۆ لە دەرەوەی سنووری ئیدارە ڕاپەڕین بووە ئەوانە پێشینەیان هەبووە پێشینەیان نەبووە بەتایبەت وەکو باسم کرد ئێمە ئەگەر حاڵەتی وا کە بینیمانە کە تایبەتەوە مادەی هۆشبەر بینیمانە ئێمە کە دەستگیرمان کرد لێکۆڵینەوە لەگەڵ کردووە هەبووە وتویەتی من پێشتر بەکارم هێناوە بەڵام لەم 14 حاڵەتە نەبووە کە دووبارەی کردبێتەوە دۆسی هەبێ لای ئێمە ڕەنگە دۆسی هەبێ لە ئاسایش هەسەن دەم 14 حاڵەتەکە دۆسیەکانیش ئێمە هەواڵەی بەڕێبەراتی ئاسایش ڕاپەڕینیان دەکەینەوە چکە بۆ مەسەلەی قسەکردن لەسەر مادەی هۆشبەر پێویستە قسە لەگەڵ بەڕێبەراتی ئاسایش ڕاپەڕین چکە داتای ورد و هۆکارەکان زیاتر لە لای ئەوانن کە خەڵکانی شوێنە و لە ستەمەنێکن و ئیش و پیشەوەیان کیان چیە ئاساییە با منم پرسیارش بکەم لە ناوچەکانی تری هەرێمیش بەڕاستی ئێستا تەنانەت بۆنەوە بەڕێبەرایەتی ڕوبەڕووبوونەوەی مادە بێهۆشکەرەکان لە ئاسایشی سلێمانیش هەراسان بووە بەدەست مادەی بێهۆشکەر و بەدەست هاوردەکردن و بەدەست کێشان وەمانەوە هەرچەندە ئەمانە بە بەردەوام خەریکی کار و چالاکی خۆیانن بەڵام ئایا ئەوەندێک ئێوە زانیاریتانە بێت لە ناوچەکەیە
لە ساڵانی ڕابردوو زیاتر گوێمان لێبوو لە ئامارەکانی ڕابردووە کە خەڵکێک مەبەستی بازرگانی دەهێنا ئەوەندێک کە بازرگانی یا ئەوەندێک کە ئاسان لە ڕێگەی سنوورەکانەوە مەوادی بێهۆشکەر لە بەردەست دەکەوێت خەڵکی ناوچەکە تا چەندە تێگەیشتووە لەوەی کە لی دوور بکەوێتەوە چونکە ئەوەی کە ئەوە نەبێ بڵێ مەسەل لە ڕانیم پاکانتان بۆ بکەم گەنجی ناوچەکە گەنجانێکی پاک و مسەقەف و زۆر یعنی دوور لەو جۆرە کردار و حاڵەتانەوە دیارن بەڵێ وەکو باسکرد بێزەبت وە بەحقەت ئەمە ڕاستیە اینجا سنووری ئیدارە ڕاپەڕین لەوانی هەندێک کۆمەڵک ڕوودا و هەبێ هاوشێوەی شوێنەکانی تر کەمتر هەبوو بێت بەحقەتکە بڵێ مەڵێن بەتایبەتی لە هەندێک لە سنووری ئیدارە ڕاپەڕین هەندێک بەشێکی شوەیەکی عەشایریە ئامی خەڵکە زۆر پابەندی لایەنە کۆمەڵاتیەکانە پابەندی لایەنی دینیە تەمەن ئەو پابەندی لایەنی دینی و لایەنی کۆمەڵاتی وەسەر ڕەوی کە گەنجێکی زۆری خوێندەوارە کە زۆربەی خۆشبەختانە سنووری ئیدارە ڕاپەڕین لە ماوەی پێشترکە وەکو باس کرد کە گەنجێکی خوێندەوارن هەندێک لەو گەنجانە لە سنووری ئیدارە ڕاپەڕین نمرێکی باشتر هێناوە لە پۆلی 12 و لە پۆلی نوێژ بەتایبەتی لە پۆلی 12 و زۆربەی دەتوانین زانکۆشانانە بەڵام لەگەڵ ئەوەشدا سنوورەکەشمان بەداخەوە بێبەش نەبوو لەوەی کە ئەم حاڵەتانە هەبوو بێ بەڵام کەمتر لە ساو شوێنەکانی دی هەرێمی کوردستان بەزەو خەڵکانە ڕاستی گەنجێکی زۆری سنووری ئیدارە ڕاپەڕین بە حکمی واتە بەخۆی پابەندبوونی کۆمەڵایەتی و پابەندبوونی لایەنی دینی کەمتر پەنایان بردووە بەبەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یاخود هەندێک حاڵەتی تر نایاسایی دینەکەواتە باگراوندە دینیەکە لێرە زیاتر ساڵە با پابەندبوونی لایەنە کۆمەڵایەتەکان زۆر باشە بابێمە سەر خۆتانەوە چیتان پێویستە سنوورەکەتان بەرفراوانە و هەروەها زۆر جار ڕەنگە بەهۆی تۆ بارانی با بڵێن تورکیا و ئێرانەوە گرفتان بۆ دروست بێت لەوەی کە چۆن تەعامل لەگەڵ خەڵکا بکەچکە دواترەوە لایەنی ئەمین وەروەها بینیمان چەند حاڵەتێکی ساڵی ڕابردووش هەبوو لەوەی کە چەند کۆپتەرێک لە ناوچەکە تەقەیان دەکرد لە هەندێ مەڕووماڵاتی خەڵکی لەگەڵ ئەم حاڵەتانەیە ئەوە ڕەنگە هەندێک جار ڕوبەڕوو ببنەوە ئایا چیتان پێویستەوە بەڕێبەرایەتیەکان وەکو پێویست کارمەند پێداویستی تێر ئۆتۆمبیل هەموو ئەمانەتان هیچ گرفتێکتان نییە تۆڵی بە شێوەیەکی گشتی بۆ بەستی بەس باشت باسکەم ئێمە لە ڕێگەی پێناسەکەمانەوە کە پۆلیس ڕزگایکی جێبەجێکاری یاسایی چەکدارە ئێمە ئامانزمان پاراستنی ئەمنیت و ئاسایش و ئارامیە لە سنووری ئیدارە ڕاپەڕین بەڵێ ئێمە لە ئێستادا هێزمان لە بەردەستە بنکەی پۆلیسی تاوامان هەیە لە زۆربەی شوێنەکان بەڵام پێویستمان بەکارمەندی زیاتری دەبێت بۆی بتوانین جوانتر و بە باشتر وەک ئەوەی کە لە ڕابردا کردومانە و لە ئێستا و داهاتوودا بیکەین زیاتر خزمەتی سنوورەکەمان بکەین پێویستمان بەم حاڵەتە هەیە لەگەڵەوەشدا سنووری ئیدارە ڕاپەڕین بە ئەو بڵێن حاڵەتیانی ئەم دەڤەرە سنووری ئیدارە ڕاپەڕین بە هەردوو قەزاکە و ناحیەکانی دەور بریشانەوە زۆر هاوکار و هەماهەنگی هێزەکانمان بوون سەرجەم هێزە ئەمینەکان لە سنووری ئیدارە ڕاپەڕین و ئێمەش لەگەڵ سەرجەم هێزەکانی تری ئیدارە ڕاپەڕین هێزە ئەمنیەکان متفقین لەسەر ئەوەی کە چۆن بتوانین باشترین کاری خۆمان پێشکەشکەین بە هاوڵاتیان بۆی هاوڵاتیان بە دوور بن لە کێشەیەکی و گرنگێکی نەخوازراو بۆیەشە هاوڵاتیان لە ڕابردوودا هاوکارمان بوون و دڵنیاشن لە داهاتوودا هاوکارمان دەبن چکەمە باشترین خزمەتی خۆمانیان پێشکەش دەکەین زۆر باشە سپاس بۆ بەڕێز ڕایەت شۆڕژ ئیسماعیل بەرپرسی ڕاگەیانی پۆلیسی ڕاپەڕین سپاس بۆی کە لەگەڵمان بینەرانی عزیز لە دەروازەی ڕاپەڕینەوە بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و لە شوێنێکی تر نازانم دەگەڕێمەوە ناو ستۆدیۆ یاخود لە گۆشەیەکی تری شارەکانی هەرێمی کوردستانەوە دێمەوە خزمەتان بە بەرنامەیەکی نوێ و چەند تەوەرێکی نوێ کە هیوادارم ئەم ڕۆژم جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵچانەوە خواتان لەگەڵ